دەبێت بەیانیتان باش لەم ڕۆژە تایبەتەدا لەگەڵتانین دەستپێکی ساڵێکی نوێیە 25 ساڵ تێئەپەڕێت بەسەر دەستپێکردن و دامەزراندنی کەناڵی کوردسات و 25 ساڵ تێئەپەڕێت بەسەر ئەوەی کە کوردسات هەمیشە میوانێکی ڕۆحەسووکی ماڵەوەکانتان بووە و ئێوەش متوانێ خۆتان بە ئێوە بەخشیوە لەگەڵتانین بۆ ئەوەی کە هەم لەگەڵ ئێمە لەم ڕۆژە خۆشەیە هاوبەش بن هەم ئێمەش هاوبەش بن لە خۆشی ئێوەیە هەمیشەش بە درێژای ڕۆژانی دیکە بەم شێوەیە بووین جا لەگەڵ کۆمەڵێک لە هاوکارانم ئەڵبەت هەموو هاوکارانمان لە بەرنامەی ڕۆژێکی نوێ ئەمڕۆ لەگەڵتانین لەگەڵ کۆمەڵێک میوانی ئازیز سەرکۆ دەست خۆش خۆشەویستان سڵاوتان لێبێ بەیانیتان باش ئەمڕۆ دڵخۆشین لە پرۆگرامێکی تایبەتە کە ئەمڕۆ 25 ساڵ تێپەڕەبێ بەسەر دامەزراندنی دەستگای میدیای کورسات پیرۆزبایی لە خۆمان و لە تەواوی هاوڕێیان و سەرجەم کارمەندانی کورسات و سەرجەم هەر کوردێکەکەین لە هەر شوێنی چەمچیانە بێت و هیوادارین کە ئەمڕۆ بتوانین ئێمە لەگەڵ ئەم یادکردنەوەیە کە چارەکە سەدەیەکە کورسات خزمەتەکات هیوادارین کە بتوانین لەم خزمەتە بەردەوام بین و ئەمڕۆ دەستپێکی ساڵێکی تازە بێ بۆی کە بتوانین ئێمە هەنگاوی باشتر و باشتری تیا بنین بۆیە ئەمڕۆ بینەرمان بن ئێمە پرۆگرامێکی تایبەتتان پێشکەشەکەین لەگەڵ تەواوی هاوکاران دەستخۆش سڵاوتان لێ بێم کاتتان باش بەیانیتان باش بەیانی هاوڕێیانم باش و یوبیلی زیوینی دەستگای میدیایی کورسات لە خۆم و لە تەواوی هاوکاران و هاوڕێیانم لەم خێزانە جوانەوە لە بینەرانمان پیرۆز بێت کورسات 25 ساڵە چارەکە سەدەیەکە خزمەتەکات و کورسات شاشە سەنگینەکەی کوردستانە و شاشەیەکە کە دابوونەریتی جوانی کوردانە بۆتە هێمای ئەم شاشە جوان و سەنگینە و هەمیشە پارێزەری دروشمەکەی خۆی بووە کە کورسات ماڵی هەمووانە و هەمیشە ماڵی هەمووانە بێت. خۆشەویستان جوانترین ساڵتان لێبێت لە یادی یوبیلی زیوینی کورساتدا ئێمە ئەم یادە مەزەڕا ئەگرینەوەی کە 25 ساڵە کورسات ڕەسەنایەتەکەی خۆی لەدەست نەداوە 25 ساڵە کورسات توانیوێتی کەناڵی خێزان بێت ئەگەر جاران تەنها هەر تیڤیەک هەبوو بێت لەوەی کە بەبێت ترس لە ماڵەوە بتوانن کابی خەنەسەری ئێستا لە سۆشیال میدیاش ئەتوانن بەبێت ترس سۆشیال میدیای کورسات هەموو ئەو بابەتانێک کە بڵاوەکرێتەوە تەواو خێزانی بێت دووبارە پیرۆزێکم لە خۆم و لە تەواوی کارمەندان و سەرپەرشتیاری کورسات دەستخۆش سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرە خۆشەویستەکانمان بێت خۆشحاڵین ئەمڕۆ لە یادی یوبیلی زیوینی کورساتی ئازیزە لە پرۆگرامێکی تایبەت بە ئێوەی ئازیز شادەبینەوە ئەزانن کورسات کەناڵە ڕەسەنەکەی کوردان ماڵی هەمووان کورسات ئەو کەناڵی کە بەبێت زۆک و هاوکارانم باسییان لێوە کرد و ئەتوانیت بەخاو خێزانەوە دانیشی بە دیارەوە ئێمە هەمیشە هەوڵماناوە کللتور و فەرهەنگی کوردی لە ڕێگای شاشە ڕەنگین و سەنگینەکەی کورساتەوە بپارێزین ئەمڕۆژ وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ پرۆگرامێکی زۆر تایبەت بۆی ئازیز ئامادەیە بگومان ئەمڕۆ لە پرۆگرامەکەیە کۆمەڵێک بابەتی زۆر تایبەت ئاماژی پێکرێ هونەرمەندمان لەلا ئامادەیە بۆی ئومێدەکەین تا کۆتایی ئەم پرۆگرامە تایبەتە ئەمڕۆ بینەری پرۆگرامی ڕۆژێکی نوێ بن. بەڵێ تا پێم وایە دەنگی تەرزە باش نییە تا دەنگی تەرزە باشە بێت هەمومان پەیامی خۆمانەوە هیوادارین کە بتوانین ئەوەی کە گرنگە بتوانین ئەو پەیامەمان ببێتە هاندەرێک بۆ ئەوەی کە هەنگاوێکی باش بۆ ساڵی ئایندا ئەوەی کە زۆر گرنگە من لێرەش و ئاماژەی پێ بم لەگەڵ 25 ساڵەی دامەزراندنی دەستگای کورسات پرۆگرامی ڕۆژێکی نوێژ 20 ساڵە دامەزراوە ئەمە جێگەی شانازیە بۆ تەواوی ئەو هاوڕێیانەمان کە لە ڕابردووە هەتاوەکو ئێستا لەگەڵمانە بوون و بێژەر بوون و لەم بەرنمەیە کاریان کردو بۆ تەواوی ئەو هونەرمەندانەشی کە لێرە بوون فەرموو بادانیشین کە لە پرۆگرامەکەمانە بەشدار بوون بۆیە ئێمە بە شانازی و ئێڵین کە پرۆگرامی ڕۆژێکی نوێژ یەکێ بۆ لە پرۆگرامە گەورەکانی دەستگای میدیایی کورساتە تا ئێستاش کاموو ڕۆژێ بەردەوامە تەنها بە ڕۆژی هەینیشەوە کە بتوانین ئێمە خزمەتی ئێوەکەین پرۆگرامێکی خێزانیە هەمیشەش دروشمەکەی کورسات زۆر جوانە کورسات ماڵی هەمووانە کورسات ماڵی هەمووانە کورسات تیڤی کوردانە بۆیە هەمومان ئەڵێن کورسات ماڵی هەمووانە گەر ئێستا دەنگی باش بێت دەستخۆش لەبەر خەلەلێکی تەکنیکی ئەو کێشەکەمان چارەسەر بوو ئازیزان دووبارە سلااوسان لێبێت بێگومان یادی یوبیلی زیوینی شاشە ڕەنگینەکەی کورسات سەرتا لە بینەرە خۆشەویستەکانمان پیرۆزەکەین دوجار لە خۆم لە تەواوی ئەم
ئازیزانە و تەواوی کارمەندانی دەستگای میدیایی کورسات پیرۆز بێت بێگومان درود بۆ ڕۆحی پاکی ئەو کارمەندانشمان کە ئێستا لە ژیانە نەماون بەڵام ساڵانێکی زۆر لە کورسات خزمەتێکی یەکجار باشیان کردووە ڕۆحی پاکیان شاد بێت و ڕۆحیان هەمیشە لە دڵمانە زیندووە هەمیشە کورسات ماڵی هەمووان بووە هەمیشە پێشەنگ بووە لە بوارە جیاجیەکان و خزمەتی بەرچاوی کردووە هەمیشە هەر بەو جوانی خۆی بمێنێتەوە دەستە خۆش بێت تەرزە بگومان هاوکارم سەرکۆ باسی پرۆگرامی ڕۆژێکی نوێی کرد ئەمڕۆ پرۆگرامی ڕۆژێکی نوێ 20 ساڵ تێپەڕە بەسەر پەخشکردنی ئەم پرۆگرامەیە هەر لەم پرۆگرامەیە چەنەها بابەتی جیاواز تاوچێ و قسەی لەسەر کراوە بگومان ئەگەر هەر بابەتێکی ئەم کۆمەڵگایە بگرین کە پەیوەندی بە ژیانی ڕاستە و خۆی تاکەکانەوە هەبێ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ جێگەی کراوەتەوە و بۆتە باست و خواز لە لای هاوڵاتیان و تەنانەتمان لە ڕێگای میوانە ئەزیزەکانە و زانیاری زۆر چڕۆپەڕ بە بینەرە خۆشەویستەکانمان ببەخشین ئیتر ئەو بابەتانی کە بۆ ئەمڕۆی کۆمەلگا گرنگ بووە لە ئەم ستۆدیۆ و لە ستۆدیۆکانی پێشووتریش هەوڵ دراوەکە تاوتوی لەسەرکرێ ئیتر وەکو هاوکارم سەرکۆ باسی لێوەکرد پرۆگرامی ڕۆژێکی نوێ پرۆگرامێکی کۆمەڵایەتی خێزانیە کە ئێمە هەمیشە بە بەردەوام توانیمانە یاخود هەوڵی ئەومان ناوە باشترینەکان لە ڕێگەی هەم کەناڵی کورساتی ئازیز هەم پرۆگرامی ڕۆژێکی نوێ و پێشکەشی ئێوەی خۆشەویست بکەین. بەڵێ ئەوەی کە گرنگە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێیە کە دەوڵەمەندترین کەسەکان کە دەوڵەمەندن بە زانست و زانیاری بانگشتکراونەتە ئەم ستۆدیۆیە زیاتر لە 40,000 بە درێژایی پرۆگرامەکە تەوەر و بەرنامەی جیاواز لەم ستۆدیۆیە کراوە و چەندین تەوەر و بڕگە و بابەتی جیاواز لەم بەرنامەیە ڕۆشتووە و چەندین پرۆفیسۆری بەتوانە چەندین دکتۆری بەتوانە چەندین مامۆستای بەتوانە بانگشتی ئەم ستۆدیۆ کراون چەندین بەرنامەی زۆر باش لەم ستۆدیۆوە ئەنجام دراوە و پێشکەشی ئێوەی ئازیز و خۆشەویست کراوە. دەست خۆش بێڕۆند هەروکوی ئاماژەتان پێکردەوەی کا پرۆگرامی ڕۆژێکی نوێ کێکە لە پرۆگرامە هەرە کۆنەکان لە تیڤیەکانی کوردستان کە ماوەی 20 ساڵە بەردەوامە من خۆم بە خۆشحاڵە زانلەوەی کا یەکەم کاری میدیایم لە پرۆگرامێکا بۆ لەوەی کا مێژوەکی دێرینی هەیە لەوەی کا چەندین پێشکەشکاری بە ئەزمون لەم پرۆگرامەدا هاتوون و ڕۆشتون بەڵام لە ئێستاشدا ئەوان هەرماونەتەوانێ و هەمیشە یادیان زیندووە لەم پرۆگرامەدا. بۆ من زۆر خۆشحاڵی لەوەی کە لە پرۆگرامەکەم پرۆگرامەکە خێزانیە پرۆگرامەکە پەروەردەیی یا تەندروستیە هەمەڕەنگە لەوەی کە ئێمە بتوانین ئەو بابەتانی کە ڕۆژانە ئێخێنە نێو ماڵەکان بتوانن سوودی لێ وەربگرن. بێگومان بەر لەوەی کە ئەچمە لای هاوکاریشمان سەحەر کە ڕاپۆرتێکمانەیە لەسەر مێژووی ڕۆژێکی نوێ کە تۆ بتوانی پێشکەشی کە بەڵام یەک شت زۆر گرنگ بوو ئێمە سوپاسی تەواوی هەموو ئەو بەڕێزانەکەین کە چەند ڕۆژێکە لە پیجی کورساتەوە لە ئەو کە پەیامی خۆیانە نێرە من هەر لەوەی کە سەرۆک پاوڵ تاڵەبانی و بەڕێز کاقوبات و تەواوی ئەو بەڕێزانەی تریش کە پەیامیان نردووە بەڕاستی ئەمە وا لێما کاورێک بێما بەخشێک کە بتوانین ئێمە بەردەوامی لەسەر ئەم ڕێبازە لەسەر ئەم کارکردنەی خۆمان لەسەر ئەوەی کە کورساتی خێزانە بۆیە ئێمە هەمیشە هەر بەردەوامە بین. ئێمە لەسەر ڕۆژێکی نوێ لەسەر کورسات زۆرمان قسە کرد و ئەمە تەنیا وەسفی خۆمان نییە بۆ ئەم کەناڵەوە بۆ ئەم بەرنامەیە ئەمە بەشایەتی قسەی بینەرانمانە کە ئێمە لێرە ئەیگەڕینەوە و لەگەڵ هەموو ئەم هەوڵانی کورسات کە هەوڵی داوە ئاستی هۆشیاری تاکی کورد بەرز بکاتەوە لەگەڵی کورسات هەمیشە ماڵێک بۆ بۆەوەی کە بەهرە تازەکان مەجالیان بۆ بڕەخسێنرێت دەستیان بگیرێت بۆ پاڵپشتی بکرن ئەمە ئەوەندەی تروا ئەکات کە متمانەی هاوڵاتیان ببەخشرێت بە کورسات ئەوەی کە یارمەتی دەریانە بۆ پاڵپشتیان دەکات جا هاوڕێیان باسییان کرد کە لە ماوەی ئەم ساڵانەدا ساڵانێکە چ ئێمە بوو بێتین چه هاوکارانی ئێمە پێش ئێمە ئەم بەرنامەیان پێشکەش بە ئێوە کردبێت تەوەری زۆر پێشکەشتان کراوە میوانی زۆر میواندارەتی کراون زانیاری زۆرتان پێشکەش کراوە جا با هەر لەسەر ئەمە راپۆرتێک ببینێت لەسەر مێژوی ڕۆژێکی نوێ جا ئەگەڕێنەوە وڵات. ئەستێرە درەوشاوەکەی کوردان ئاهەنگی یوبیلی زیوینی دەگەڕێت و مۆمی 25 ساڵی تەمەنی دادەگیرسێنێت. کورسات دەنگ و ڕەنگی هەمووانە دروشمە بەناوبانگەکەی کە کوردان لە هەر شوێنێکی ئەم جیانە بن. هی ئاشنا بوون و
مێژووی 25 ساڵی سەلمێنەری ئەو ڕاستیان کە لە هەموو بۆنە نەتەوەی و گشتیەکاندا کاری بۆ کردووە. هەکبەی کورسات دەوڵەمەندە بە زۆر بوار، مێژوویەکی پرشنگدار لە بەرهەمێنانی دەیان دراما و فیلم و دۆکۆمنت. سەدان جۆر بەرنامەی هونەری و کۆمەڵایەتی و فەرهەنگی و کلتوری و تەندروستی و وەرزشی و چەندین بواری تر. لەم راپۆرتەیە چاوێک دەخشێنین بە یەکێک لە بەرنامە گرنگەکانی کورسات کە ئەم بەرنامەیەش لەگەڵ یوبیلی زیوینی کورساتدا تەمەنی دەبێتە 20 ساڵ. بەرنامەی ڕۆژێکی نوێ لە کەناڵی کورسات، بەرنامەیەک بۆ کۆکردنەوەی خێزانی کوردی و وێزگەیەک بۆ کۆکردنەوەی دەیان هەزار میوان لە ئەزمموی 20 ساڵی تەمەنی بەرنامەکەدا. 20 ساڵ ئەزمون، 20 ساڵ خزمەت، 20 ساڵ ئاراستەکردنی کۆمەڵگا بۆ ژیانێکی تەندروست و ئارام. ڕۆژانە بە درێژایی ساڵ بە هەکبەیەک لە زانیاری بە سوود و پڕبایەخ. لەگەڵ دەستپێکی ژیانی ڕۆژانی هاوڵاتیاندا بەرنامەی ڕۆژێکی نوێ دەبێتە میوانی خێزان و ماڵەکانی کوردان لە هەر شوێنێکی جیان بن. بەرنامەی ڕۆژێکی نوێی کەناڵی کورسات یەکەم ئەزمموی پەخشکردنی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2005 و بە دیاریکراوی یەکەم بەرنامەی لە ڕۆژی 22/12/2005 بە شێوەی تۆمارکرا و پەخشکرا. سەرەتاکانی بەرنامەکە بە شێوەی تۆمارکراو بووە و 5 ڕۆژ لە هەفتەیەکدا بەرنامەکە پەخشدەکرا. دواتر بەرنامەکە کرا بە شێوەی ڕاستەوخۆ و ئێستاش هەموو ڕۆژانی هەفتە سەعات 9 بۆ 11 بەیانی بەرنامەکە پێشکەش دەکرێت. بەرنامەی ڕۆژێکی نوێ ئەرشیفێکی دەوڵەمەندە بۆ کەناڵی کورسات و تەنانەت بەرنامە بەیانیە میدیایەکانیش لەسەر ئاستی کوردستان بۆ پێی لە 20 ساڵ ئەزمموی تەمەنی بەرنامەکەدا زیاتر لە 4930 بەرنامە پێشکەش کراوە، بە نزیکەیش زیاتر لە 20,000 میوان لە پسپۆڕی و هونەرمەند و شارەزایە جیاوازەکان بەشداری بەرنامەکە بوون. پاراستنی خێزان و بەهابەرزەکانی کۆمەڵگەی کوردی یەکێکە لە بنەما سەرەکیەکانی کورسات و بەرنامەی ڕۆژێکی نوێ کە بەردەوام پارێزگاری لێ دەکرێت و خێزان و تاکی کوردی بەرەو ژیانێکی ئارام و تەندروست لە ڕێگەی ژانەرە جیاوازەکانی نێو بەرنامەکەوە ئاڕاستە دەکرێت. ئێستاش ڕۆژێکی نوێ لەگەڵ یوبیلی زیوینی کورساتدا بەوزە و ئەزممویەکی نوێگەرانەوە مۆمی 21 ساڵی تەمەنیدا دەگیرسێنێت و خزمەتی بینەرانی دەکات. چاپلای بە خۆمان لێ بین. ئازیزان ئێستا بچینە لای ئەو هونەرمەندە دەنگخۆشی کە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکنی ئامادەیە بە هەمومان بە گەرمی پێشوازی بکەین لە هونەرمەندێکی دەنگخۆش بینەرەکانیشمان ئێستا چاوەڕێواکەن بزانن کێیە هونەرمەندی دەنگخۆش کاک سەنگەر کەمال ئەگەر بێتە لامان سپاسیەکەین بفەرموون.
سڵاو لێ بەخێر پەیگار زۆر سڵاو بەخێر لێ. بە ئەی سەرخەوەی سەرخەوەی. زۆر بەخێر بێ. ساڵی نوێ لێ پیرۆز بێ. ساڵی نێو پیرۆز بێ بەخۆشی. بەخێر بێت. خوشحاڵم ئەمڕۆ لە خزمەتان هاتم پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم کارمەندانی کورسات ئینشەڵڵا هەروە بە سەنگینی ئێمێنەوە هەر ئەوە بە جوانێتان بینی. زۆر زۆر سپاس. بەلەوەی هەر مناقەشەیەک بکەین پێمان خۆشە ئێمە و بینەرەکانیشمان گوێمان لە بەرهەمێ. بەسەر چاوگویانێکتان پێشکەشەکەن گەرچی زۆر هیلاکین خۆتانە ماندوو نەبین. لەش ساڵ سپاس. لقولا جان لقولي قنموجو لقولا جان لقولي قنموجو نشي وزالمي داي بريم لاتو نشي وزالمي داي بريم لاتو رمزردي خزان جان خطاي بايزا رمزردي خزان جان خطاي بايزا رمزردي كيمن داي دوري عزيزا رمزردي كيمن داي دوري عزيزا لقولا جان لقولي قنموجو لقولا جان لقولي قنموجو نشي وزالمي داي بريم لاتو نشي وزالمي داي بريم لاتو أقدساني جان بحامي دردم أقدساني جان بحامي دردم قريان ذهب ويروح برنجي زردم قريان ذهب ويروح برنجي زردم لقولا جان لقولي قنموجو لقولا جان لقولي قنموجو نشي وزالمي داي بريم لاتو نشي وزالمي داي بريم لاتو
دەنگ خۆش زۆر سپاس بۆ دەنگە خۆش بێ کاکە سەنگەر زۆر زۆر سپاسی برادرانی ژەکەین ئەمڕۆ زۆر ماندووتانەکەین ماندوونە بن دەستان خۆش بێ دووبارە بەخێر بن. دەستان خۆش خۆش بێ دووبارە خۆش. هاوڕێیان ئێمەوەی کە ئەمڕۆ پرۆگرامەکەمان تایبەتە لەگەڵ ئەوەشە ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات ئێمە ئەمڕۆ لەگەڵ تەواوی هاوکارانم کۆمەڵێک بابەتمان ئامادە کردووە لەسەر هەموو لایەنە جیاوازەکان چکە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئێمە لەسەر کۆمەڵی بابەتی جیاواز کارمان کردو ئاراستێکمان نەبووە کە 20 ساڵ تەمەنیشمانە من هەمیشە شانازی پێواکەم و کە توانیمانە خزمەتکەین و هەوڵیشین بۆ ئایدە یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە پرسەنەتەوایەتیەکانە یعنی هەمیشە کورسات لەگەڵ ئەوەیە بۆ بەس تەنها لە چوارچێوەیەکە نەماوەتەوە لە ناو شاری سلێمانیا خۆ هەرێمی کوردستان بەڵکو لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر شوێنێک هەر خوشک و برایەکمان بتوانێت کەم و کوڕێکی بێ و لێ قۆما بێ بە هەر بارودۆخێکی سیاسی و ئابووری بێ کورسات لە پشتی بووە کورسات هەوڵی کەمپینەکانی یاوە کورسات هەوڵیاوە لەگەڵ بۆنە و یادەکانە بێ کورسات هەوڵیاوە لەگەڵ ئەوە بێت کە بە شێوازێ لە شێوازەکان بتوانێم ئەم دابوونەریتەی خۆمان بپارێزێ ئەم کەلتوری خۆمان بپارێزێ بتوانێت هەوڵ بات لەگەڵ ئەوەی کە خۆمان لە هەر کەش و بارودۆخێکین هاوکاری براخوشکەکانمان بکەین لە هەر پارچێکی تری کورساتن لە بۆنە و یادەکانە کە ئەمانە مێژووی ئێمەن بەردەوامی بە زیندوێتی بمێنێتەوە و بتوانین هەوڵی زیاتری بۆ بین ئەمە کارێکە کە کاری پیشەی ئێمە و بۆ کورساتیش هەمیشە خۆی خستۆتە بەردەم ئەم کارە و کە بتوانین پرسێک بێت لە هەر بارودۆخێکە هیچ یادکردنەوەیەک هیچ کاتێک ئەومان لەبیر نەکردووە لەگەڵ هەموو یادکردنەوەکانین و لە باشوور لە ڕۆژهەڵات و هەروەها لە ڕۆژئاوا لە هەر شوێنێک گرفتێکە بوو بێ کورسات خۆی گەیانوێتێ و ئەگەر خۆشی نەگەیان بێتێ قوتوویە شیری گەیانوێتە دەم مناڵێک ئەگەر پێویستی پێبوو بێت بۆیە میوانێکم هەبوو من لەم بابەتەیە کە لە ناو مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە کە خۆی یەکێکە لەو شاید حاڵانەی لە سەرەتای دامەزراندنی ئەم کورساتەوە خۆی چۆن بڕیاریانە لەگەڵ خات و هێرۆی برای مەحمەد کە دەستگایەک دروستکەن کەناڵێک دروستکەن نەک بۆ سلەیمانی بۆ کوردستان بێت با جۆمان لە خۆی بێت. سڵاوتان لێبێت 25 ساڵ تێپەڕ ئەبێت بەسەر دامەزراندنی دەستگای میدیایی کورسات ئاهەنگی یوبیلی زیوینی دەگەڕێت ئەمڕۆ من ئەم شوێنەم هەڵبژات کە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەیە کە یەکێ لە کارە گرنگەکانی کورسات پرسەنەتەوایەتیەکانە و ئەو کەمپینانەیە کە کردوێتی بۆیە ئێمە ئەمڕۆ لێرەوە پێم خۆشە کە باز لەو لایەنە گرنگە بکەین کە کورسات چەند گرنگی پێیا و بە تایبەتیش پرۆگرامی ڕۆژێکی نوێ کە ئەویش 20 ساڵ بەسەر تەمەنیان ڕۆ و ئەتوانین بڵین کۆنترین بەرنامەی کورساتە دڵخۆش بووم کە لێرە لەگەڵ کەسێک وەک شاید حاڵێک هەر لە سەرەتای دامەزراندنی کورساتەوە ئاگای لێ بووە کە کورسات پەیڕۆ و پرۆگرامی چی بووە کە ئێستا 25 ساڵ تێپەڕە بێ ئەویش زۆر بەڕێز کاگاکۆ خەریبە وەکو بەڕێوبەری مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە ئێستا لەگەڵمایە کاگاکۆ سڵاو لێبێت سڵاو لێش سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ لەگەڵمان نبووی بۆیە لێرەوە پیرۆزبایی لە خۆمان و لە سەرجەم خەڵکی کوردستان و لە تۆشەکەم سەرەتا چیت هەیە بۆ کورسات و بە تایبەتیش بەرنامەی ڕۆژێکی نوێ کە کۆنترین بەرنامەیە وەڵا سەرەتا منیش پێم خۆشە کە پیرۆزبایی گەرم بنێرم بۆ هەموو ئەو کەسانەی کە ڕۆڵی گرنگیان بینی لە دامەزراندنی کورساتە پیرۆزبایی زۆر زۆر گەرم بنێرم بۆ هێرۆخان کە هەمیشە لە خەمی ئەوەیە بوو چۆن بتوانێت کارێک بکە پرۆژەیەک بکە پرۆژەکەی لە ناو سنووری نەتەوەی یا خۆی ببینێتەوە زۆر بە گەرمی لێرەوە پیرۆزبایی یەکەم و پیرۆزبایی لە هەموو ئەو ئازیزانە ئەەکەم کە ڕۆڵیان بینی لە دامەزراندنی کورساتە و ماندوو نەناسانە کاریان بۆ کرد کورسات هەر لە سەرەتای دروستبوونیەوە کە دروست بوو لە خاک لە ناو خاک لەدایک بوو خاکیش بووە ڕۆژۆ بەرنمەکانی وا بوو کە ئێمە ئەمانویست جیاواز لە کەناڵە ڕاگەاندنەکانی تر کار بکەین و ئەمانویست چۆن بچینە ناو دیتێڵەوە چۆن وا بکەین ئەو مێژوە زارێکی کە هەمانە وەری بگرینەوە
دەربارەی ئەو کارە ساتانەی وەکو ئەنفال و کیمیاباران و دیهاتی ڕووخا و ئەوانە زۆر لەو بەرنامانەمان ئێمە لە خاک کاتی خۆی کرد و کە کورساتیش دامەزرا بە هەمان نەهەج وە بوو بە پرۆژەیەکی نەتەوەیی نەکار بە تەنیا کەناڵێکی ئەعلامی بێ و خەڵک بێت لەسەر تەلەڤیزۆن قسە بکە. کەن ئەم کەناڵە کورسات بوو بە ماڵی وەک چۆن ناونرا ماڵی هەمووان بوو بەڕاستی بوو بە ماڵی هەمووان هەم هونەرمەندان خۆیان تیابینیەوە لە هونەرمەندانەوە خۆیان تیابینیەوە هەموو تاک و سیاسیەکان و تا هەموو چین و توێژەکان خۆیان تیابینیەوە. زۆر باشە کاکۆ با پێ لەسەر ئەوەی کە کورسات تا چەند ڕۆڵی هەبوو لەوەی کە لە پرسەنەتەوایەتەکانە لەو کەمپینانەیە کوردێک لە هەر شوێنێک بێ ئەم بتوانێت بەهانایەوە بچێ و هاوکاری بکە و ئازاین ئێمەش لەم شوێنەیە لەم حوشەی مۆزەخانیشمانی ئەمنە سووریا چەندین کەمپینمان کردووە بۆ کوردانی ڕۆژئاوا بۆ کوردان لە هەر شوێنێک بوون کە تووشی هەر گرفتێ بوون تا چەند توانوێتی لەوەیە ڕۆڵی هەبێت. پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوە ئەمەیە پیرۆزبایی لە ئەو بەرنامەی ڕۆژێکی نوێش بگەم کە ئەو برادرانە ماوەیەکی زۆر تایە هیلاک بوون هەر بەرنامەکەش بۆ خۆی هیچێکە لەو بەرنامە جوانانەی کە کەسی نەبواردووە هەوڵی داوە زۆرترین کەس لە زۆرترین بواری جاجایە بەسەر بکاتەوە ئەوەش گرنگە. کورسات وەکو وتم تەنیا دەستگایەکی ئەلامی نەبووە بەڵکو پرۆژەیەکی نەتەوەیی بووە لەبەرەوە کە تۆ کارت لەسەر پرۆژەی نەتەوەیی کرد ئەمانەی کە ئێستا کراوە و بۆ بە مێژوو بۆ کورسات بۆتە مێژوویەکی پرشنگدار بۆ نمونە ئێمە لە ئەمنە سوورەکە کەمپینێکمان ڕاگەیان لە ساڵی 2009 بۆ ئەفرین ئەو کاتێککە ئەفرین داگیر کرا و خەڵکەکەی ئاوارە و دەربەدەر بوو ئێمە لێرە کەمپینێکمان ڕاگەیاند و طبعاً کورسات ڕۆڵی گەورەی بینی چونکە ئەگەر شاشەکەی کورسات نەبووایە بەڕاستی ئێمە نەمانەتوانی بە ئاسانی مخاتبەی خەڵک بکەین بە ئاسانی بچینە ناو هەموو ماڵێکەوە خۆتان بینیتان بۆ خۆتان هەر لێرە بوون کارتان نەکرد مەدانی کارتان نەکرد کە ئەوە زۆر گرنگ بوو خەڵکێکی زۆر بە سەدان هەزار کەس بۆ خۆی بە ڕەحابەتی سەدرەوە ئاهات شتیە هێنا بۆ ئەوەی بینێرین بۆ کەس و کار و برا و خوشکەکانمان لە عەفری لە ساڵی 2022 کە بوومە لەرزەکە دای لە ڕۆژاوا و دای لە بەشێکی تورکیا و بەشێکی ئێران ئێمە بە هەمان شێوە بەبێ سێودووکردن تەنیا بە یەک تەلەفۆنی بچوو بتوانیمان هەمومان کۆ ببینەوە و یەکسەریش بەرنامەدا بنین من حەزەکەم لێرە شتێک بڵێم کە کورسات شەو ئیعلانی کرد سعات حوتنی بانی من لێرە بوو سێرم کرد پیاوێک هاتووە شتی هێناوە هێشتا هیچ شتێکدا نەنراون کەواتە کورسات بۆ خەڵکیش گرنگە چونکە کورسات توانیوێتی کەساتێکی جوان بۆ خۆی دروست بکە و هەوڵی داوە تەنانەت کە خەبەرەکانیش هەواڵەکانیشی بڵاو کردێتەوە هەوڵی داوە هەواڵەکان مستاقێتی تابێ ڕازگۆیی تابێ و زۆر بەرنامەی کردبووە ینی هونەرمەندان بە شێوەیەکی گشتی ڕازین پێشانگا دەکرێتەوە کورسات ئامادەیی هەیە کۆسرت ئەکرێت کورسات ئامادەیی هەیە لە بواری هونەر و ئەدەبە کورسات ئامادەیی هەیە لە بواری نیشتیمانیەکانە یا دەنیشتیمانیەکانە کورسات ئامادەیی هەیە لە هەموو بوارەکانە کورسات هەوڵی داوە ئامادەیی هەبێ کەواتە ئەمە بۆ کورسات بوو بە کەلتورێک ئەمە کەلتوری کورساتە کورسات دەبێ بەم شێوەیە بڕوە تازە ناتوانێت وازی ببێنێت چونکە ئەو پایە گرنگانەی کە کورساتی لەسەر دروست بووە پایەکانی ئەمانەن پایی نەتەوەییە کاکاکو زۆر جارێ ماڵین خەڵکی شایەتیەوەمان بووێن کە کورساتی خێزانیە ینی بە مناڵ و بە کچوو بە گەورە و پیرۆتوانێت بەبێ کێشە دانیشە سێریکە تا چۆن توانیەتی کورسات هەتا ئەم 25 ساڵە ئاراستەکانی ئەرێنی بێت کۆمەلگا بەلایەکی کەیان نەبات کە خۆتان لە سەرەتاو ئاگاداریان بابەت من نامێ وەکو کەسێک کە ڕۆژگارێک لە کورساتا کارم کردووە بەخۆ بەخش تەمعەد ئەمێ وەکو بینەرێک قسە بکەم کە ئەو شایەتیە بدەم کورسات بەڕاستی کەناڵێکی خێزانیە هیچ کایخیتە سەر کەناڵی کورسات تەلەڤیزۆنەکەت هیچ لەوە ناترسی
کە لەناو خێزانەکەتە احراجیەک دروست بکا بۆت ئەمە زۆر گرنگە لە شوێنی تر ئەمانەمان بینیوە بەڵام هەرگیز ئەوە لە کورسات نەبینراوە هەر لە سەرەتای دروستبوونی کورساتەوە بەم شێوەیە هاتووە تازە ئەبێ ئەمە دەوڵەمەندترکە بەهێزتری بکە تازە ناتوانێت تەڕاجعی لێ بکە زۆر باشە لە کۆتاییە بۆ داهاتوو چیت هەیە کورسات چی بکات بۆی کە بتوانێت خزمەتی زیاتر و زیاتری کۆمەلگا بکات من پێم خۆشە کورسات لەسەر ئەم نەهجەی خۆی بەردەوام بێ زۆرتر توێری پێبا پێم خۆشە هەندێک بەرنامە بکە کورسات لەسەر پاکوخاوێنی وڵات ئەگەر ئێمە زۆر جار من کە بۆن شار و شارۆچکەکان سەفەرێکم کردووە تێبینی کۆمەڵێک شتم کردووە مەسەلەن کە ئەڕێی بەرەوە هەورامان لە ڕاستیە ئەو جادێ ئەوەندە بە پاکی ڕاگیراوە کە حەقا کاری کورساتە ئەرکی کورساتیشە کە بچێ وێنەی لێ بگرێ و دەستخۆشی لە هەموو ئەوانە بکە کە ئەم کاریان کردووە بەداخەوە شوێنی تریشمان هەیە کە ئەیبینین خۆڵ و خاشاک دایپۆشیوە ئەو سروشتە جوانەی وا لێ کردووە ناتوانی پیاە بڕۆی پیا ڕەدوبی نەک هەر بمێنیتەوە ئەمەشیان بە ئەمان شێوە هەر ئەرکی کورساتە کە بێت بیخاتە ڕوو بۆ ئەوەی ئێمە وردە ئەمە طبعاً لەوانەیە شتێکی بچوو بێ من باسیکەم بەڵام لە ناوەخنە گەورەیە چونکە تۆ کورسات ئەبێ دەستخۆشیش بکە وە سەرزەنشتیش بکە گلەیش بکە ئێمە ناڵێن ئێمە بە ڕۆحی محاسبە لەگەڵ قسە ناکەین بەڵام حەقی خۆیەتی کورسات وەکو کەناڵێکی ڕاگەاندن هەردوو لایەنەکە پیشان بداوە دەستخۆشی لەم بکە و ئەوە ئەرکی کورساتە کە بێوێ وڵاتەکەی جوان بکە ئەوە ئەرکی کورساتە بێت بۆ کارە نیشتیمانیەکان یعنی ئەوەی کە جوانە ئەوەیە هەندێک جار پرۆژەیەک هەبووە کورسات نەخوێنراوەتەوە بەڵام کورسات خۆی هاتووە لەبەرەوەی پرۆژەیەکی نیشتیمانی بووە پرۆژەیەکی نەتەوەیی بووە پێیان نەوتووە بەڵام هاتووە پەختەیەکی باشی ئەعلامی کردووە کەواتە ئەمە مهمە ئەمە گرنگە ئێمە چۆن وا بکەین تەبایی جارێکی کە بهێنینەوە بۆ ناو میلەتەکەمان بۆ ناو خەڵکەکەی خۆمان ئەوە کورسات هەتا ئێستا ئەمەی کردووە هیوادارم لەمە دووە ئێشی باشتر بکە و دڵنیاشم لەوەی کە هەر لەسەر ئەم شێوازەی خۆی ئەڕوات و ئیشی جوانتر و باشترمان پێشکەشە دەستەکانێک خۆش بێکاگە گۆ سپاس بۆ تۆ بێگومان کورسات کاڵەی ماڵی هەمووانە ئەبێ لەگەڵ هەموو لایەنەکان ئابین وەیە هیواداری کە لە هەموو پرسەکانە ئێمە بتوانین هەنگاوی باشتر بنێن و کاری باشتر بکەین و خزمەتی کۆمەلگا بکەین لە کۆتایی ئاڵێم جارێکی تر پیرۆزە کورسات کەناڵە جوانەکەی درێوشاوەکەی کورد و کوردستان ماژە مافێکر هەمیشە پرۆگرامی ڕۆژێکی نوێ گرنگی داوە بۆ بابەتانەی کە پرسی نەتەوایەتین پرسی کۆمەڵایەتین پرسی خێزانین و لە دوای راپۆرتی دیکەشمان ئامادە لەسەر ئەو پرسە گرنگانەی تر کە ئێمە هەموو ڕۆژێک ڕۆژانە لێرە ئەمانوێت ئەو پرسانە بینێنێ و ستەدیۆ ڕۆژێکی نوێ و گفتوگویان لەسەر بکەین با بەشداری میوانانمان کە لە پرۆگرامەکە بەشدار بن اینجا هاوڕان بچینە لای هونەرمەندەکەمان کاک سەنگەر بزانین ساڵی 2024 چۆن بۆ تێپەڕیۆزم ئەمڕۆ زۆر هیلاکیشیت سەرەتای ساڵی 2024 بۆ کەناڵی کورسات ئێوە لە زیاتر قابلە بەڵام بەخێر بێت ئیشوکاری ئێمە ژاوە بە برادرانیش بچم لە 21 دوازدەی 2024 گۆراگەڵە مەتا لە 21ەوە لە سەفەر نان لە سەفەر و چوین بۆ سەفەر لە پارۆکاتە گۆرانی بەس سەنگەرم ڕۆی 2025 جاتەوە مانبێتی دەست پێ کردەوە ئیتر ئیشوکارەکەمان ئاوە ئیشەڵا کاک سەنگەر دەستپێکێکی زۆر باش ساڵێکی زۆر باش بێت بۆ هەموو لە چۆن تێپەڕی وڵی بەعام لەوانەیە بۆ من خۆش بوو بێ و ناخۆشیشی تیاوێ بەس بەعام وەک دەزان بۆ کورد زۆر خۆش نەبوو بە تایبەتی بۆ موچە خۆران
ئیشەڵا بۆ ئەم ساڵ باشترە بێ هیوادارین ساڵ 2025 وەختێکی باش بێ بۆ هەمووان پەیوەند ئەگەر هەر بۆ منیش خوا مایکەکەمان بۆ بیت بە برادرانی موزیسیانی ئەوانیش بە پایان خۆیان بگێنن کاکە ڕێباز سڵاو لێبێ سڵاوتان لێبێت چاوەکەم باسێکی 2024مان بۆ بکە چۆن بوو 2024 دەستپێکی ئەم 2025 چۆنە سەرەتا پیرۆزبایی ساڵی نوێ لە هەموو گەلی کورد و هەموو هاوڕێیانی نە ئەم پرۆگرامە جوانە ئەوەی کە ئێستاش بینەرمانە و پیرۆزبای یادی دامەزرانی کورساتی خۆشەویست ئینشاڵڵا هەمیشە بەرەو لوتکە و سەرکەوتن بێ بەنسبەت ساڵی 2024ەوە لای من ینی ئێستا لە تەم ئێستم کە 29 ساڵم لە ژیانما ساڵی وا ناخۆش و شوبم نەبینیوە بەڕاستی پێ بڵێم ینی ساڵێکی زۆر ناخۆش بوو بەلای منەوە ینی لەخوا بەزیایە بۆ شتانی کە هەمووی ڕوویاوە هەر باشە بەڵام بەعام ساڵێکی خراپ بوو بۆ من ینی خۆش نەبوو زۆر ئیشەڵا ساڵی 2025 ساڵێکی باشە بێ و ئیشەڵا ساڵێکی زۆر باشە لەگەر بێت بەس قەیناکە زۆر ئەم جدیاتەوە لێ نایەتەوە ئێستا کەین لە مۆچ کاک ڕێباز هەستەکەم بە زۆر خۆگرتەوە ئاوا بەجددێتەوە ئەو سەرەتایەکە بێت تۆزە جددی بێ ئێوەش کە بەرنامە پێشکەشەکەن تۆزە قسەی جددیەکەن دوایی کاک ڕێباز زۆر سپاس بۆ لەوەی کە لە هەموو بۆنە تایبەتەکانی کورساتە لە بۆنەتەوەیەکانە لە بۆنە ئاینەکانە ئێوە پەشدار بوون لە پرۆگرامە تایبەتەکانی کورسات و هەمیشە پرۆگرامەکانتان جوانتر کردووە ئێمە شانازی بۆەوەکەین کە لەم شاشە جوانەوە دەرەکەوین و من وەکو خۆم ڕاستە ماوەیەکی زۆرە کە دەرکەوتنم کەم بووەتەوە ئەویش لەبەرەوەی سەرقاڵی ئەنێکاری موزیک و ئەوەی ئەمامێنێ سەرقاڵی ئەنێکاری موزیک و تایتڵی گۆرانی ناو پرۆگرامەکانی کورساتمانی هەر لە پشت کامێرەوە زیاتر دەستخۆشێکی شەبێ من پێم خۆش بۆم پرسیارە لە کاکڕاستی بکەم لەوەی کە چەند ساڵە ئێوە وەکو میوزیسیان وەکو هونەرمەندان لە تزگای میدیایی کورسات لە زۆربەی بۆنەکانە لە زۆربەی پرۆگرامەکانە ئێوە بەشدارن پێم خۆشە ئێمە ئەوە چارەکە سەدەیەکە خزمەتەکەین لە دەنگی ئێوە و لە زاری ئێوەی هونەرمەندەوە کورسات توانێتی خزمەت بە هونەرمەندان و چینی هونەرمەندان بکات پێشەکی سلااوتان لێبێ ببوورە زۆر نەخۆشی ساڵی نێتان لێ یەکەم زۆر سپاس پیرۆزبایی یادی دامەزرانی کورساتی ژەکەم زۆر سپاستانەکەم بۆم دەرفەتە ببوورن تۆزە ناساغم بەڕاستی وەڵامی پرسیارەکە و زۆر سپاس دەکەم بژی بۆ وەڵامی پرسیارەکە کاکسەر خۆ منۆکە خۆم 25 ساڵە لە کەناڵی کورسات دەرەکەەوە ئەم ساڵکە 2025 سەر سەرەتای دەرکەوتن لە ساڵی 2000ەوە کە لە ماڵپارێزی کوردستان بوو لە ساڵی 2000 لە هاوینەکەی هەر لە کەناڵی کورساتەوە دەرکەوتین هەتاکو ئەم ساتی کە قسەتان لەگەڵا دەستەکانە خۆش بێ لە سێستاڕەمان دوو نەبیت ئینشەڵڵا بە زووترین کاتیش باشە با بەڕێزی شیان سڵاوی خۆیان بکەن و زۆر زۆر بەخێر سەر چاوانمان سپاسدانەکەم پیرۆزبایی ساڵی تازە لە ئێوە و لە هەموو گەلی کوردەکەم زۆر سپاس بۆ ئێوەش تەواو هەرەوە نەکات سڵاوت دەبێت دووبارە ساڵی نوێت پیرۆز بێت سپاس لە هەموو لای پیرۆزە ساڵی نوێ و یادی دامەزرانی کەناڵە جوانەکەی کورسات لە هەموو لای پیرۆز بێت لە تۆش پیرۆز بێت 2024 بوو کاک ڕێباز ئەڵە ساڵێکی زۆر وتە چی بوو شوم بوو شوم بوو خراپ بوو ئەڵێ هیچیش دەرنەکەوتم بۆ تۆ چۆن بوو وەکو هەموو کەسێ یان دوولایان بۆ خۆشیشتیا و ناخۆشیشتیا و بە هەمان شێوە بەستر بەعام زۆر خۆش نەبوو هیواداری ساڵی 2025 ساڵێکی زۆر خۆش بێت بەڕاستی هاوکارانیشم ئەم شەو راپۆرتیشان کردبوو لەسەر ئەوەی کە لە ساڵی 2024 چەندین هونەرمەند و ئەدیب و ڕۆشنبیران یعنی بەجیانێشتین و کۆچی یەکێک لە سەبەبەکانی ئەوە بوو ئێمە نزیکترین هاوڕێکانمان کە لێرەوە ڕۆحیان شاد بێ کاک توانە فەرج لەگەڵ کاکە کریڤان کە بەردەوام ئێمە وەکو ئیشمانەکەن ئەوە یەکێک بوو لەو کارەساتانەی بەڕاستی کە لە 2024 بەسەرمانە هاو زۆر زۆر پێوی تەئسیر کارتان کردو ینی هیچ کات ئەوە یەکێک بوو لە هەرن ئاخۆشیەکان و لێرەوە ینی ئیشەڵڵا
ڕۆحیان شاد دەبێ و گیان بەهشت دەبێ ئینشەڵڵا. ڕۆحیان شاد بێت ڕۆحیان شاد بێت. ئەرێ کاک سەنگەر ئەم برادرانە جگە لە کاگڕای باس هەر ئاوا کەم دوون وەکو تریشکە لە پشت کامێران بەعام کاک بەرهەم بەڵێ کاک پێشاش باشە خوا یعنی ڕاستی لەبەرێ ئەمڕۆ ناساخە بۆیە ئەمڕۆ ناساخەکەی ناکە بەرنامەی لە خستخانی شار کرا لا ئیشاڵڵا کەسی ناکەوێتە خستەخانە. دەستان خۆش بێ ئەمڕۆ زیاتریش ماندووتانەکەی ئێمە مادوو نابین بۆ کورسات بە تایبەتی چکە من لە ژووریشەوە باسم کرد ینی لە بۆ لە کۆنتڕۆڵ من ساڵی 2011 لێرە بەرنامەم کردووە ینی لە کەناڵی کورسات ئەو کات ینی گۆرانی بێژانی میلی کەم کەناڵ لێیە پرسیینەوە بەڕاستی بەڵام ساڵی 2011 بیرمەوەکو ئێستا کە بەرنمێکی زۆر جوانیان لە کورسات بۆ کۆمەڵە هونەرمەندی میلی یەکێک لەوانە ڕۆحی شاد کاک ئەحمەد دەروێش کە ئەویش هەر لەم ساڵا بەجێ هێشتین بۆیە هەمیشە من خۆم بە قەرزاری ئەم کەناڵ ئازانم و بۆ لە هەموو لە هەر چەند ناخۆشیان ئامادەم بێم بۆیە ماڵی هەمووانەوە نیشانەی ئەوەیە دەستان خۆش بێت سەرباری هەر بارودۆخێکیش هەر لەگەڵ بەرنامەی ڕۆژێکین و کەناڵی کورسات دەستان خۆش بێت هەر یەکە و باسی ئەزمموی کارکردنی خۆی بکات وایە من و پەیوەند نوێترینین وایە نزیکی 2 ساڵە ئێمە هاتوونەتە کورسات و نزیکی 2 ساڵ ئێمە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێن بەڕاستی ئەمە خەونە ئەگەر بیتە کورسات چکە شاشێکی سنگینە شاشەیەکە کە بەڕاستی قورسایی خۆی پاراستووە ئەکرێت بڵین لە نێو ئەو فەوزا میدیایی کە ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستانە دروست بووە شاشەی کورساتێکە کە لەو شاشانەی کە سنگ و قورسایی خۆی لەدەست نایەوە وەیکە لەو شاشانەی کە ئاستی خۆی دانەبەزاندووە وەکو هەر میدیایەکی دیکە کە لە پێناو کۆکردنەوەی لایک لە پێناو کۆکردنەوەی کۆمنت لە پێناو کۆکردنەوەی زیاتری بینەر کە ئاستی خۆی دابەزێنێت کاری نامیدیایانە ناپرۆفشناڵانە بکات وکو هەر میدیایەکی تر بەڵکو سنگ و قورسایی خۆی لەدەست نەداوە و پارێزەری دروشمەکەیەتی کە کورسات ماڵی هەمووانە کورسات ماڵی کوردانە و زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ هەمومان بێکەوە کۆبوونێتەوە هەمومان بێکەوە بەرناماکەین دڵیشمان خۆشە بۆ حەستان لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ پرۆگرامی ڕۆژێکی نەوە پرۆگرامی کە ڕۆژانەیە و دەست بۆ تەواوی پرسەکانە بات وەکو سەرکۆ باسی کرد پرسەنەتەوەی و نیشتیمانیەکان و پرسی ژینگە پرسی پەروەردەی پرسی تەندروستی کە هەر یەک لە ئێمە بڕگەیەکی ئامادە کردو و باز لە تەوەر و ئەو بابەتاناکەین کە بە درێژایی پرۆگرامی ڕۆژێکی نوێ کە بە درێژایی 20 ساڵ هاوکارانمان کاریان لەسەر کردو و باسی تەنیا ئەگەر ئەم ساڵیش بکەین کە هەزاران تەوەر و بەرنامەی جیاواز لە نێو ئەم ستۆدیۆ ئەنجام دراوە جگەلەوەش هەموومان بەیەکەوە جگە لە بەرنمەکانی ناوستۆدیۆ بەرنامەی دەرەوەمان هەبووەوە لە سەرجەم پرسەکانە بەشداریمان کردووە و لەگەڵەوەشە چەندین بڕگە و بابەتی دەرەوەمان هەبووە پێشکەشی بینەرانمان کردووە و بینەرانمان شایدی ئەو خزمەتەن کە 25 ساڵە و 20 ساڵە پرۆگرامی ڕۆژێکی نوێ پێشکەشیەکات بە کۆمنتەکانە دیارە دەست خۆشڕەوان هەرۆ کڕۆند ئاماژەی پێکلوی کە ئێمە نوێترین پێشکەشکاری پرۆگرامی ڕۆژێکی نوێین ئەزمموی 2 ساڵەمانەیە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێە بەڵام بۆ من جێی شانازیە لەوەی کایەکەم دەرکەوتنی کاری میدیای وەکو پێشکەشکار لە کەناڵە جوانەکەی کورسات بۆ کەناڵە سەنگین و ڕەنگینەکەیە و من زۆر خۆشەلەوەی کە من لە کەناڵەکە کارکەم کە خێزانەکەم بە شانازی و ئاماژە بۆ بکەن لەوەی کە کچەکەیان پێشکەشکارە لە کەناڵێکە زۆر سەنگینە کەناڵی خێزانە لەوەی کە هیچ کەسێک ترسی نییە ئەگەر کەناڵەکە لە ماڵەوە لە بەرچاوی مناڵەکانی شیابێت هەمیشە کۆنتڕۆلەکە ئەگەر نەژبێت کێشە نیە لە ماڵەوە وەکو لە سەرەتای پرۆگرامیشە ئاماژەم بۆ کرد کە ئێستا سۆشیال میدیا هەیە هەموو ئەو بابەتانەی کە لە سۆشیال میدیاشدا ئەنێت بابەتی زۆر خێزانیە تەندروستیە پەروەردەییە هەمەڕەنگە لەوەی کە ئێمە ئەتوانین سوودیان لێوەربگرین بۆیە بۆ من زۆر خۆش بووە لەوەی کە کاری ڕاگەیاندنم لەوانەیە پێشەکەی ڕاگەیاندنم کردێت بەڵام وەکو دەرکەوتن یەکەم کاری میدیایم لە کەناڵی کورسات بۆ کە ئاواتی مناڵیم بۆ لەوەی کە لە ژێر لۆگۆی کورساتە من بتوانم ببم بە پێشکەشکار و پرۆگرام پێشکەش بکەم دەست خۆش زۆر باشە جا من باسی زمانی خۆم جارە ناکەم حەزەکەم گوێم لە گۆرانیەک بە اینجا دوا بە دوای ئەو گۆرانیە قسە ئێمەش حەزەکەین ئەگەر کاکسەنگەر و برادران ئامادە بن ئەگەر جاری تەندروستی ڕێگە زۆر سەنگەر ئاوش لات وڵایی لە خزمەتە کاک سەنگەر ئەنجا جارێک کاتەکە مایشەتی سێ کات ژمێر بەرنامەمان هەیە بەڵێ سێ کات ژمێر کە پرۆگرامەکەی تایبەتی کات ژمێر درێژمان کردوێتەوە لەبەر گۆرانیەکان فەرموو گەشت بێ فەرموو
أصبر لنقولي خدمة شورا خدمة شورا أصبر لنقولي خدمة شورا خدمة شورا خم يكونون يمجوني لبير بارا لبير بارا خم يكونون يمجوني لبير بارا لبير بارا ورا ورا بابتشينا يا شليران ساتي ورا بولاي مني مالبيران ورا ورا بابتشينا يا شليران تابي ورا بولاي مني مالبيران نكم كاري واناكم كاري واناكم هاي نكم كاري واناكم كاري واناكم بودمو دستقولم يربيداناكم يربيداناكم بودمو دستجواني يربيداناكم يربيداناكم ورا ورا بابتشينا يا شليران ساتي ورا بولاي مني مالبيران ورا ورا بابتشينا يا شليران تابي ورا بولاي مني مالبيران يكشساني ولا جاكوري مردواني قرم يعني يكشساني ولا جاكوري مردواني وصفي تويان بوكردو مجلي كردي وسواني أقداري بالا وبك أحمد لسليماني أري وي 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 ناس كل تشاوجانو خي أري وي 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 ناس كل تشاوجانو خي ستي العالم داني شبك شيري تاوي كبراي حسبم دريما شنوش ببا بنت سرني وربم دريما شباك جانم بولي اوخي مشامي لو خوار بيدا لنقولك يابا قال مشامي لو خوار بيدا لنقولك يابا خم شئتي بالا تنبسط شيخ واصحابه خم شئتي بالا تنبسط شيخ واصحابه أري وي 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 ناس كل جوجان وخي أري وي 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 ناس كل جوجان وخي ستي العالم داني شبك شويري جابي كبراي حسبم دريه ما شنوش ببا بيت سرني وربم دريه ما شباك جانم بليو هشتنويا والله خراس خويا بدي من هشتنويا والله خراس خويا وراني ضلين والله والله للروشينويا وراني ضلين امر بلا للروشينويا أري وي وي وي
ناس كل جوجان نخي صد العالم داني شمك شيري جابي كبراي أصب من دريما شنوش ببا بدا ترني ورب من دريما شماش يانم بليو دشتكي قرم يانا كشي باكاشي دشتكي قرم يانا كشي باكاش شون كتويليني دي ويران بخاشي شون كتويليني دي ويران بخاش سوزلي 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 وخانم بير بيتاو سوزلي وخانم بير بيتاو بخواني بوم تاق شيطان بخواني بوم تاق شيطان خاطرنا كبيراكم بك بو خاطرنا كبيراكم بورز يارمك لسنجيراكم بورز يارمك لسنجيراك سوزلي 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 وخانم بير بيتاو سوزلي وخانم بير بيتاو بخواني بوم تاق شيطان بخواني بوم تاق شيطان ايوه یاخوا لەشتان ساغ بێ قەت نەخۆش نەبن وەکو ئەمڕۆ ماندوو نەبن لەستان خۆش بێ ویستم لە لوێ بیکوژێنەوە لەشتان ساغ ماندوو نەبن لەشتان ساغ زۆر زۆر سپاس بۆ لەستان ئێوەمان خۆش بێ بەرهەمی ترمانە بێت ماندوو نەبی کاک سەنگەر دەستپەنجەی برادەرانیش خۆش بێت زۆر باوەڕێکی ئاوی گەرم بێنە لایەنەوە خەمە نەبێ ئای گەرم عایدی ئێمە و هەڵپەکە نەگەش لە من بۆ کاکڕاستیش باشە ئەویش تەندروستی باش لا نەفەر بوتێ باسی ئەزمون اینجا ئێستا من تاو هەڵپەڕیم گوێمان لە گۆرانی بوو بە منیش باسی ئەزمەنی خۆم بکەم باشە من زۆر پیر نیم یعنی بۆ نییە 10 ساڵە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێم تەمەنم هەیە نییە چوومەتە تەمەنەوە من بۆ ماوەی نزیکەی 10 ساڵە بێ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ و لە دەستگای میدیای کورساتم هەر دەستپێکی کارکردنم لە ئەم دەستگا جوانە بووە بگومان کورسات وەکو قوتابخانەیە کە بۆ زۆرێک لەو میدیاکارانی کە ئێستا ئەگەرچی لە کورساتیش نەبن لە کەناڵەکانی ترە و درێژە بە بواری ڕۆژنامەوانی و کاری میدیای خۆیانەکەن بگومان منیش وەکو زۆرێک لە برادران هەر دەستپێکی کارکردم لە دەستگای میدیای کورساتەوە بوو لە پرۆگرامی ڕۆژێکی نوێشەوە بووە اینجا بەڕاستی تۆ کە پێشتر ئەزمونت نەبوو بێ ڕاستەوخۆ کەیتە ناو پرۆگرامێکی لایڤی دوو کاتژمێریەوە بەڕاستی هەروە ئاسان نییە تۆ هەموو ڕۆژێک 4 بابەتی جیاواز 4 پسپۆری جیاواز لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە تۆ چاوپێکەوتنیان لەگەڵا بکەیت کارێکی هەروە ئاسان نەبوو بەڵام من لێرەوە مەوێ سوپاسی یەکە بێکەی ئەو کەسانە بکەن کە هاوکاری منیان کردو بۆ ئەوەی کە من بتوانم لە
بە تایبەتی ئاری بەڕاستی چونکە من ئاری ئەویست باسی ئەو بکەم ئاری هەر لە سەرەتای دەستپێکردنم لە دەستگای میدیای کورساتەوە هاوکارێکی زۆر باشم باسی ئەو بکەم وەکو هاوڕێ هاوکارە بوو سەرەتا وەکو هاوڕێ هاوکارم بوو جاویستم باسی ئەوە بکەم هەر یەکەم پرۆگرام کە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێیا بووم بیرمە سێشەممە بوو بەر سەرکۆکەوتم لەگەڵ سەرکۆیا بووم باوەڕکە نازام ئەو کەسانەی کە سوکاری خۆم ئەو کاتە بینیانم ئەو سەرکۆنەی هێشت کەلیمە بڵێ ئەمە خۆیان خۆم بکەم بەبینێکا بووی پرسیارێ بکەم هیچ مەجال نەبوو ئاگاو لێم بەکەم بەرنامە لێو بوو بەس زۆر باش و سەرکۆش بەڕاستی ڕەنگە ئەگەر ئەو بەرنامە من زۆر قسەم کردایە هەڵپەی ئەوم بووە زۆر یعنی دەرکەوتمایە ڕەنگە هۆکارێک بووە بۆی کە کۆمە سەر جادە خۆڵەکە و نهاتمایە سەرخیرەکە زۆر سپاس بۆ دەست خۆش منیش حەزم کرد زۆر بە کورتی من بگرە لەوانەی لاوتان کۆنتر بم لە پرۆگرامی ڕۆژێکی نوێوە بەتەمەنیش وەڵای لامتان گەورەترم لەگەڵ ڕەوەندا تۆزم ناستان هەیە لە تۆش گەورەترم زۆر خۆشحاڵ بەزوازم سەحر لەومان گەورەترا کێشە نیە سەحر لەومان گەورەترا ئەوە بیر بە خوشی گەورەیەممان بەڵام من لێرە حەزم کرد یەک پێیان بگەێنم ئەوەی کە هاوڕێیانمان لە ڕابردووە لەم پرۆگرامە جوانیان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە کە بە تایبەتی کاکزانە سەلما خان ڕۆحی شاد بێلانە خان ئاری عومەر کاک ڕانکۆ و تەواوی ئەو کارمەندانشی کە خزمەتیان بەرنامەکرۆ بیرم نەچێ لێرەوە من لە کۆنتترۆڵەوە پێم خۆش بوو زۆر سپاسی ئەم وێنەگرانە بکەم بە تایبەتی بە هەمووتان زۆر سپاس ئێوە ڕۆژانە هیلاکە بن بێمەوە مۆنتێرە بەڕێزەکان کاک جێگر و کاگرێنات و کاکشاد و ئامادەکارە خۆشەویستەکانمان من زۆر دەستیانە گوشم سپاسیانەکەم کاک پشتیوان کاک پشتیوان گوڵان خان کاک باساک هەرسێکیان زۆر خۆشەویستن لای من ئەو کەسێک کە ڕۆژێک شتێکی باش بە منە بەخشێ ئەویان خۆشەویستە بێ پشتیوان ئاخر جار کە شتێکی بەرامبەر من کە ڕوبەڕووی ئیدارەی کردمەوە بە بۆیە بۆ بینەرانی شێڵم هەستم کرد کەم و کوڕیەکەم هەبوو کاکشتیوان هەوڵیا کەم و کوڕێمە چاکە بۆیە من لێ ڕۆ ڕێزمەوە کامیان زیاتر خۆشەوە زیاتر بەخوا هەرسێکیانم خۆش باسا کە توانین بڵێ برابچکۆکەمانە لە ناو پەیامنێرەکانە ئەوە هەمومانەمی خۆشمانێ واش نییە لەبەرەوە من دەستخۆشی لە هەمووتانەکەم بوێنە گرەکان هەمووتان هەموو ستافانی لە پشت کامێرۆن ئێمە کورسات بێژەرەکان بنە بۆ لێرەوە بەنای هەمویانیشانەوە بۆ هەموو پرۆگرامەکان ئێوە مادون لەشتان ساغ بێت دەستان خۆش بێ زۆر بابەتێکی زۆر گرنگە باس کرد ئەوانن پێشمەرگە ئاسا لە پشتی کامێرەکانەوە واکەن کە ئێمە توانین بە جوانی دەرکەوین ئەو بابەتانی کە ئامادەکراوە بە باشی پێشکەشی ئێوەی ئازیزی بکەین بۆیە دەستی ماندووبوونی یەکە بە یەکەی هاوکارانمانە بچین کە ڕۆژانە بۆ ماوەی چەنەها کاتژمێر لەگەڵ ئێمە پێشمەرگە ئاسا توانین ناویان بنین پێشمەرگە ئاسا ئەگەر ئێمە لێرە تەنها ئەگەر ئێمە لێرە میر بیرم نەچێت کاکشفان کاکبابان کاکەمیر کاگڕێنات کاکشاد شفان باشترین کارمەندی مانگیش بوو لە ناو دەستگای میدیای کورسات دەستخۆشی لەکەین مادوو نەبێت بەم نیش باسی ئەزمموی خۆم بکەم من نزیکەی 11 ساڵە لە نێو دەستگای میدیایی کورسات خزمەت دەکەم بەم شاشە ڕەنگینە زۆر دیار نییە وڵات زۆر سپاس ئەوە داوەتی قەرزە ئەمێ ئەوە بڵێم زۆر سپاسی بینەرە خۆشەویستەکانمان ئەکەین کە جی متمانەی ئەوان بووین کە بووینەتە ئەوەی بۆ ماوەی 20 ساڵ بەرنامەی ڕۆژێکی نێتوانیوێتی ئەو سەنگینیە و ئەو پاراستنی کللتور و فەرهەنگی کوردی لە نێو دڵی بینەرانی خۆشەویستە زیاتر بکاتەوە و منیش خۆم بە خۆشحاڵە زانم کە دەستگای میدیای کورسات بە ماڵی دووەمی خۆمی زانم لەبەرەوەی زۆربەی کارکردنم من لە ناو کورساتە بووە و زۆر لەو کارمەندە خۆشەویستانم ناسی و هەر لە سەرەتای دەست پێکەوە تاوەکو ئەم ساتەی ئێستا زۆرێک لە کارمەندەکان وەکو هاوڕێک و ئەتەزەگلی لە کەس هەیە گلیم لە کەس لێ تەواوی وێنەگرەکان ماندوونە بن لەبەرەوەی من زۆربەی کارەکانم بڕگەکانم لە دەرەوە ئەەکەم بە زۆر بە تاقیکی زۆر باشەوە کارم لەگەڵاکەن مۆنتێرە بەڕێزەکان ئامادەکارە خۆشەویستەکان کاک پشتیوان گوڵان باساک تەواوی مۆنتێرەکان و تای لە 2016 لە ڕۆژێکی نوێ من
توانیمە ئەو مەجالە بڕەخسێت کە بەرنامە پێشکەش بکەم سپاسی هاوکارانمانەکەم جا یەک خۆشی لە کورتسات هەیە ئەوەیە کە ئەوەی کە لێرە هاوکاتە تۆ ئەتوانی متوانێت پێکەی کەسانێکی ڕێک و پێکن لە تیمەکەی ئێمە لە ڕۆژێکنە بەڕاستی زۆربەی زۆریان ئەمەنە ئەنێرژی بەخشن کاتێ بەریان ئەکەویت بەیانیان تاقییان لێوەر ئەگری ئیتر لە کنترۆڵ هەتا کودیتە ئێرە هەمووی دەم بە پێکەنینە هەموویشتیتەکە طبعاً ئێوە سەرکۆ کاری لەگەڵ کامیانە بەرنامە خۆش لە سەحر شەڵم بۆ دروست مەکە هەستەکەم لەگەڵ ڕەوەند بێ بەس هەفتەیانە لەگەڵ ساکۆی وازم دەبێنن قاوەکەم چۆن قاوەکەم قاوەکەشی چەوە هەروە دوایە سەرکۆی شەڵا بەیانە من قاوە داوەتکە من هەر نەمبینیەوە چەند ساڵە بەیەک و هاوکارین چایەکم نەبینەوە چه بگا سەحر بۆ 2025 ترەوەی ساعەکەم باش ئەوگەرمیکە بۆ کاکسەنگەریە بینین ئەوەش نابینی لە کاکسەنگەر یەک ساڵاواتی قاوەیەک بۆ بووی نەکرد ئەبێت تۆ بۆ من کڕێ ئەو بۆ منی بکڕێ ئەبێ من بۆ ئەوە بکڕم یا ئەو بۆ من والله کامتان گەورەترن دەورنابینە تەمەەن لە دەورنابینە بۆ یەک جوانی تریشمان هەیە ئێمە لە ڕۆژێکی نوێ ئەوەی کە بەرنامی ڕۆژێکی نوێ میواندارەتی ئەکاوەکو میوان لە لامان ئامادا بە کەسانێکی ڕێک و پێکن و ماشەڵڵایەن لە بەژماران زۆر زۆرجار لە دەرەوە کە ئەیان بینن بۆ نمونە ئەڵێ نامناسیتەوە ئەڵێن بەخواز شێوەت ئاشنای لە بەرچاوم بەڵام هەرچێکەکەم نادناسمەوە جا ئەوە دڵتان نێشە لەبەرەکەم ماشەڵڵایەن لە ژمارەیان زۆرە تەمەنەکەش دەورە بینێت جا لەگەڵتان بەردەوامە بین ئارەیەکەوە بچینە لای وچانێکی کورد ئەگەڕێنەوە وڵاتە Çakmak elinde çırakım halana gelme Çakmak elinde çırakım halana gelme Kavşum bu yar keriva Ta çekim kereduva Guvarım bu yar keriva Ta çekim kereduva بصورة محمد شعر بوتا مشايخ ديوان بوتا مرقد صورتي فلق مسا دشي حسود وحسد هركس رم بسيوكا جاب حاجيك احمد سري داي لقنديلو لوتي لا بردي الحد شخمق ليدا شراكم هضنا كرينو ليدا شخمة شراكم هضنا كرينو كوشم بويار كريوا تاكي شيمو كريدو قوارم بويار كريوا تاكي شيمو كريدو قامتي خدوا بالات قوماني روانوا دوري دبوتا سارو شوتا ديلو جيانوا دسروك يا يقبن يرا بوشفا وضلانوا مالي بارو بدعيا
دور لا إيمانوا كراسي يوسف الربو بناي قرانوا شخ مغيلدا شراكم حضنا كيرنوا ليدا شخما شراكم حضنا كيرنوا كوشم بو يارك الريوا تاشي شيمون كريدو كوارم بو يارك الريوا تاشي شيمون كريدو دەستان خۆش دەستە خۆش بێ ماندوونە بن سپاس بۆ ئێوە دەنگە نەرزە دەستی خۆش بێ لەشتان ساق بێت وڵات زەنەگەڵتان بەردەوامین وەک هاوکارم سەرکۆ ئاماژەی پێکرد لە سەرەتایە کە هەر یەک لە ئێمە ئەمڕۆ تەوەرێکمان هەڵبژاردووە کە باسی لێکەین نەماوەی کارکردنمانە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە ماوەی 20 ساڵی ڕۆژێکی نوێە کە چی کراوە یەکێک لە پرسە هەرە گرنگەکان کە پرۆگرامی ڕۆژێکی نوێ کە بەردەوام بە پرسی خۆی زانیوە و بەردەوام کاری لەسەر کردووە و ئەکرێت بڵین تەنها لە ماوەی ئەم ساڵدا لە یەکی 2024 بۆ ئەمڕۆ کە یەکی 2025 110 بۆ 120 تەوەری جیاوازمان لە ناو ستۆدیۆ و لە دەرەوەی ستۆدیۆ لەسەر پرسی ژینگە کردووە کە پرسێکی جیهانیە و خەمێکی گەورەیە لە جیهاندا و بە هەرێمی کوردستانیشەوە کە لە هەر کۆنفرانس و لە هەر چالاکیەکی ژینگەیە ئەکرێت بڵێم کورسات و بە تایبەت پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەگەر خۆی ئەنجامدەری کارەکە نەبوو بێت بەڵام مایکی ئێمە لەوێ ئامادەیی هەبووە یەکێک لەو کەسانی کە بەردەوام بامان کردوتە ستۆدیۆ لەسەر پرسە ژینگەیەکان گفتوگۆمان لەگەڵا کردووە دکتۆر ساڵح نەجیبە کە خۆی شاهیدی ئەوەیە و باسی ئەومان بۆکە کە چی کراوە و چی نەکراوە و ئەوەشم بیر نەچێت کە لە یادەکانیشە ئێمە ئەومان بە ئەرکی خۆمان زانیوە کە شوێنێک سەیرانگایەک یان سەوز بکەین یان پاکی کەینەوە هەر بۆ نمونە لە ساڵی 2022 کە ئێمە لە کاتە لە کورسات نەبووین بەڵام هاوکارانمان لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ بە ئەرکی خۆیان زانیوە لە ساڵیاتی دامەزراندنی دەستگای میدیایی کورسات و لەسەری ساڵدا یەکێک یان بەشێک لە سەیرانگای سەرچنار کە تافگەی سەرچنارە پاک بکەنەوە کە دەیان چۆن خۆڵیان کۆ کردوێتەوە وە چالاکیێکی جوانیان ئەنجام داوە چەندین چالاکی دیکە ئەنجام دراوە لە تەواوی کوردستانە نەک تەنها شاری سلێمانی بینەری دکتۆر ساڵح نەجیب ببین باز لەو پرۆگراماناکە باز لەو تەوەراناکە کە خۆی میوان بووە هاتووەتە پرۆگرامی ڕۆژێکی نوێەوە. سڵاوتان لەبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش یوبیلی زیوینی دەستگای میدیایی کورسات لە تەواوی هاوکارانم و لە خۆم و لە بینەرانمان پیرۆزەکەم 25 ساڵە کورسات واتە چارەکە سەدەیەکە کورسات خزمەتەکات داهێنان پێشکەشەکات دەستگای میدیایی کورسات بەبێ دابڕان هەمیشە شاشەی خێزان بووە و کەناڵە سەنگینەکەی کوردستانە و چەندین بەرنامەی لە زۆر بواری جیاوازدا پێشکەش کردو و ئەمڕۆ ئێمە باسیەکەین بە دیاریکراوی بەرنامەی ڕۆژێکی نوێیەکە بەرنمەیەکی درێژمەودای دەستگای میدیایی کورساتە و بەرنمەیەکی پڕبینەری دەستگای میدیایی کورساتە کە زۆر تەوەر و بابەت و بەرنمەی لە زۆر بواری جیاوازدا کردووە و ئەوەی لە هەمووی گرنگتر بێت بابەتە ژنگەیەکەیە کە زۆر بەلای بەرنمەی ڕۆژێکی نوێەوە گرنگی پێ ئەدرێت و ئەکرێت بڵین هیچ چالاکیەک هیچ ئیڤنتێک هیچ کۆنفرانسێکی ژینگەیی نەبووە کە دەستگای میدیایی کورسات و بە دیاریکراوی پرۆگرامی ڕۆژێکی نوێ لەوێ ئامادەیی نەبێت و چەندین کەمپینی تایبەت لە بەرنامەی ڕۆژێکی نوێەوە ئەنجام دراوە و کارمەندەکان و ستافی ئامادەکار و پێشکەشکار و تەواوی بەرنامەی ڕۆژێکی نوێ لەو کەمپینەیە کە بۆ سەوزکردنی زیاتری کوردستانە بەشداریان کردووە. ئەوەی ئەمڕۆ باسیەکەین
باز لە بەرنامەی ڕۆژێکی نوێەکەین تا چەند گرنگی بە ژینگە داوە و بۆ ساڵی داهاتوو پێویستە چی بکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ساڵح نەجیب مامۆستای زانکۆ و پسپۆری زانستە ژینگەیەکان دکتۆر سلااوت لەبێت ئەم کاتەوە باش سلااوتان لێ سلااو لە بەڕێزیشتان دەستخۆشی لێ ئەەکەم کە وەصفێکی بارتەقات کرد بە بەرنامەی ڕۆژێکی نوێ و من پیرۆزباییتان لێ ئەەکەم و دەستخۆشیت لێ ئەەکەم ئەو وەصفەی کە کردت یا ئەو باسی کە کردت تەواو شایستەیە بە کەناڵەکە و بە بەرنامەکە. سپاس بۆ تۆ دکتۆر بەرزت بۆ زۆر بەرنامەی ژینگەی بانکراویتە ناو ستۆدیۆی ڕۆژێکی نوێەوە باشە خوێندنەوە چییە بۆ بەرنمەیەکی درێژمەودا و پڕبینەری کورسات کە بەرنامەی ڕۆژێکی نوێەوە بە تایبەت لە ڕۆژنگەیەکەوە. بڵێ من بە پێی ئەزمموی خۆم لە ساڵی 2004ەوە کە لە ئەڵمانیا گەڕاومەتەوە کۆنتاکتم لەگەڵ بابلن کەناڵی کورسات و بە تایبەتی بەرنامەی ڕۆژێکی نوێ هەیە بە حقت حەت جارێک چوو بێتەوێ ینی چەند ینی پەرۆشیم هەبوو بۆ باست لەو پرسەی کە داوام لێکن ئەوە نەش ینی پەرۆشیم هەبوو بۆی کە ئەو کەناڵە جوانە بینم دوای ئەو ستافە جوانەی کە پێشکەشکارن ڕووپۆشی ئەو بەرنامانە ئەکەن کە ینی بۆکو ئەرک پیان سپێراوە بەڕاستی ینی نەک بە تەنها ژینگە ینی هەچی ئەو بوار و چالاکی و کە پەیوەستە بە ڕەهەندی کۆمەڵایەتی ڕەهەندی ئابوووریە ڕەهەندی کللتوریە با بڵێن حەچی ئەو بابەتانە هەیە بەرنامە ڕۆژێکی نوێ ینی پڕاوپڕ کەڤەری کردووە با بڵێن گرنگی پێداوە و بینەریش ئەمە تەنها ینی بەدەل لەوەی کە کەناڵەکە بەو پەرۆشی خۆیان خزمەتیان کردو بە زۆر بەبایەخەوە بەرنامەکانی پێشکردو و بەرامبەر ئەوەش ینی بینەرێکی زۆری هەبوو خۆمان ئێمە بەیانیان بە تایبەتی لە 9 بۆ 11 هەمیشە ینی خوازیار بوون کە چاومان لەسەر بەرنامەی ڕۆژێکی نوێ بێ تا بزانین ئەو بەرنامە ڕنگاڵەی کە پێشکەشێکا بۆ بابەتە جیاوازەکان ینی چین و چەند چێژی لێبین و چەند خزمەتمان پێەکە ئەمە ڕاستیەکە نکۆڵی لێ ناکرێت. دەستە خۆش بە تا چەند گرنگە میدیا لە ڕۆژنگەیەکەیەوە گرنگی تەواو بە ژینگە بات و ئێستا پرسێکی گەورە هەیە کە باز لە پیسبوونی ژینگە و گۆڕانی کەشوهەوا کرێت تا چەند گرنگە میدیا ئەم ڕۆڵەی هەبێت. بە دڵنیاییەوە ئەمە پرسیارێکی زۆر بەجێ کردت ئەمڕۆ کە بەڕاستی ئەڵێ مژاری ژینگە تێگەشتنی ژینگە بۆ خەڵقی ئێمە زۆر لە ئاستێکی ینی لاوازدایە زۆر لە ئاستێکی نزمدایە و ناشکرێتەوە ئەم هەموو خەڵقا بیت بە گەورە و بچووکەوە ینی بەش زۆرینەی مەحرومە لە بەرنمەیەکی خوێندن کە وشیاری ژینگە یا پەروەردەی ژینگە پێوەی خەریکە بێ فێری بنەما پێویستەکانی پێیوەست بە ژینگەی ئەکات ئەوەی کە ئەمێنێتەوە کە ڕۆڵی گرنگی ئەبێت بە دڵنیایەوە میدیاکانە و میدیاکان و کورسات و ڕۆژێکی نوێ هەموو کات ینی چی تەوەرێکی پێیوەست بە ژینگە هەبووە و بە تایبەتی ڕۆژە جیهانیەکان ئەمڕۆ نزیکەی سەدان ڕۆژی جیهانی ژینگەمان هەیە کە UN دیاری کردووە لەلایەن UN و کولی ڕۆژێکیش فیلمێکی خۆی هەیە سەرباسێکی خۆی هەیە دروشمێکی خۆی هەیە ئەم بابەتانە تەواوی وەکوی من کە ئاگام لێبێ چ بەوەی کە خۆم ڕاستە خۆ چوومتم لە کەناڵەکەەوە ینی با بڵێن بەشداریم هەبوو بێت چ بۆی برادرانی تر چوبن ینی کورسات هیچ کات کەم تەرخەمی نەکردووە ئەنجا من بۆیە هەموو کات ڕۆڵی میدیاکان زۆر بە گرنگتر ئەبینم لە ڕۆڵی خولێک یا خوێندنگایەک یا با بڵێن وەرکشۆپێک یا سیمپۆزیۆمێک تاوەکو ینی ڕۆڵی خۆی بینێ بۆی کە خەڵکەکەمان ئەمڕۆ بەداخەوە ئەڵێم وەکو ئاماژەم پێکرد خەڵقی ئێمە لە ڕووی ژینگەوەیەوە ینی باگراوندیان زۆر لاوازە جا ئەو کەناڵانە و بە تایبەتی میدیاکارەکانیش کە کەسانی لێ هاتوون و بە ئەزمونن ئەتوانن تا ئاستێکی باش لە ڕۆشنبیری ژینگە و لە پەروەردەی ژینگە بە بینەری کەناڵەکە ئاشنا بکەن. دەستخۆش دکتۆر ئەکرێت بڵین خزمەتکردن بە ژینگە خزمەتکردنە بە خودی خۆت بێگومان خزمەتکردن بە خودی خۆت بە خاکەکەت بە نیشتیمانەکەت بە کەشوهەواکەت بە نەوەکانی داهاتوو تۆ بێوەش لەبیر نەچێت تۆ چەند خزمەت بە ژینگەت بکەیت ئەوەنە خزمەت بە نەوەکانی خۆتەکەیت ئەو نەوانەیە کە یەنەکایەوە ینی نەوەچەی تۆ ئەبن ئەگەر بێت لە بارودۆخێکی ژینگەی تەندروستە ژیانیان بێتە کایە و ژیانیان بێتە بنیاد بنێ بە تاکید مرۆڤی تەندروستیان لێ دەرەچێت
وەکوەی کە با بڵێن ئاژانسی ژینگەی ئەوروپی ئاماژەی پێکرد یعنی ساڵانە نزیکەی 9 ملیۆن کەس بەس بە پیسبوونی هەوا ئەمرێت لەو ئەوروپایە کە چەند باخیان بە ژینگە و بە پاراستنی ژینگەیەوە ئەنج ئەگەر بێت میدیاکانی ئێمە ئەم با بڵێن ڕۆشن بیریانە ئەم زانیاریانە بۆ هاوڵاتی بەرپا بکەن ئەو کاتە هاوڵاتی هۆشمەندێتی لا بنیاد ئەندرێ کاتێک کە بینی ناوچەکەی ژینگەکەی بە تایبەتی لە ڕووی هەواوە کوالتی هەواکەی باش نییە کوالتی خواردنەکەی باش نییە بە تەکیت سەر و سۆراقکە بە دوای ناوچەیە کە ئەگەڕێ چکە لۆکەڵیان ئێستا لە ناو شاری سلێمانی یعنی لە ناو شاری سلێمانی بڵین خواری سلێمانی ڕەوشی ژینگەی جیاوازترە لە سەری سلێمانی ڕۆژ ئاوای جیاوازتر لە ڕۆژهڵات کەواتە ئەم بیرکردنەوە ئەگەر لا بنیاد بندرێت ئەو کاتە بیرەکەیتەوە کە خزمەتی ژینگەی خۆتت کرد خزمەتی تەندروستیت کرد و خزمەتی نەوەکانیشت کرد چکە ئەبێ ئێمە و ڕاستیە بزانین هەندێشت بە میرات لە ئینسانەوە بۆ نەوەکانی ئەچێت هەندێ نەخۆشی هەیە هەندێ دەرتەیە کە تۆ ڕەنگە دەرئەنجامەوەی کە بە هۆکارێکی ژینگەی دووچاری بووبیت ئەکرێ یعنی پیش بە پیش بۆ نەوەکانت بڕە کەواتە خزمەتکردن بە خۆت یعنی خزمەتکردن بە خۆت بە ژینگە ئەوە خزمەتکردنە بە خودی خۆت دەست خۆش بە دکتۆر لە کۆتاییە زۆر بە کورتی ڕێنمایی چییە بۆ ئێمەی میدیاکار بۆ بەرنامەی ڕۆژێکی نۆ بە دیاریکراوی تایبەت لە ڕۆژنگەیەکەیەوە بە تایبەت لە ئێستاەکە ئەلنگاریکی زۆر هەیە لە ڕۆژنگەیەکەوە و باز لە پیسبوونی ژینگە باز لە پیسبوونی هەواکرێت ئەمەش پرسیارێکی زۆر بەجێە ئێستاکە وەکۆی کە ڕێکخراوی زەوی کە ڕێکخراوێکی زۆر پێشکەوتووە ئاماژەی بە کۆمەڵێک ئاڵنگاری گەورە و پرسی گەورە کردووە کە مرۆڤایەتی لەبەر دەمیە یعنی با بڵێن ئەسیر ئەبێت دووچاری گرفت ئەبێ دووچاری لە ناوچوون ئەبێت ئەگەر وەڵامدانەوەیان نەبێ و هەڵوێستی بە پەلیان نەبێ بۆ ئەم ئاڵنگاریانە ئەمە ڕاستیە کە تەبی کاڵێم ینی کاریگەری ڕاستانەوەینە ڕەنگە ئەم کاریگەریانە لە مەودای 100 ساڵی تر کە ڕەنگە بۆ هەندێک بڵێ 100 ساڵ جاوەکەی من ئەتاو کاتە نەک نەوەکەی تۆ ئەمێنێت لە ماوەی 100 ساڵی تر با بڵێن ئەم کاریگەریانە زیاتر کاریگەرتر دەرکەون و زیاتر بنە هۆکارەوەی کە خەڵکانێکی زۆر لە ناوچن نەک بە تەنها مرۆڤەکان چکە بە تەنها مرۆڤ لەسرم هەزارێ نیە ئەمڕۆ زیندە هەمەجۆری هەیە بایۆدایڤەرسی هەیە زیندە هەمە چشتنی هەیە وەکوی ڕێکخراوی WWF کە ڕێکخراوی با بڵێن ژیانە چێویەکانە فەندی ژیانە چێویەکانە ئاماژەی بۆ کە کردووە لە ساڵی هەفتاوە هەتا ساڵی 2016 نزیکەی لە سا 68 لە زیندە هەمە جۆری بایۆدایڤەرستی کەوتونەتە ژێر مەترسیەوە و هەندێکیان بەو ئاستە کەوتونەتە بەترسیەوە کە ئاڵێ ڕەنگە لە ماوەی 25 ساڵی تر 100 ساڵی تر کە قڕبن نەمێنن و هەموو ژیانێکیش لەسەر ئەم هەسارەیە کە هاتۆتە دنیا و کە هاتۆتە ژیانەوە ڕۆڵ و فەنکشنی خۆی هەیە و ڕایەڵەی ئۆرگانی هەیە لەگەڵ تەواوی بوونەوەرەکانی تر کەواتە ئەبێ ئەمە ڕەهەندێکی گرنگە چەند ئێمە بیر لە خۆمانەکەینەوە ئەبێ تەواو بە بایەخ بین بە زیندە هەمەجۆری بین و لەگەڵیشە بە تەواوی ئەو سامانە سروشتیانەی کە بۆمان فراهەم بۆمان ڕخساوە وەکوی کە ئەمڕۆ سستێنەبڵەتی دروشمی UN و حەڤە ئاماجی ئاڕاستەی وڵاتەکان کردووە ئەگەر ئێمە لە چوارچێوەی ئەو ینی بۆ ئامانجەکانی سستێنەبڵتی کار نەکەین و دەرامەتەکان ینی باخی پێنین بەشێکی زۆری وڵاتان لە داهاتوی نزیکە کە ساڵی 2050 پێشبینیەکرێ بە شێریت دانیشتوان بێ بن 9 ملیار بەشێکی زۆری لە خواردن لە ئاسایشی خواردن لە ئاسایشی ئاو بێبەری بن ئەمە فاکتە هەمووی پەیوەندی بە ڕۆژنگەی بەڵێ ئەمانە هەمووی پەیوەندی بە ڕۆژنگەی ینی پێشبینیە کرێت کە لە سا تقریبا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی گیان دووچاری قەیرانی ئاو بن دووچاری قەیرانی خۆراک بن کەم خۆراکی بن پیسبوونی هەوا بن ئەمانەت ڕۆژ لە دوای ڕۆژ زیاکات کەواتە میدیاکان ئەکرێک وەکو قوتابخانەیەک ئەکۆکرێک و زانکۆیەک ینی ئەو ڕۆڵە بینن لە وشیارکردنەوەی تەواوی هاوڵاتیان دەست خۆش بە دکتۆر جیان سپاس بۆ تۆ سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ تۆ کەواتە زانیمان ژینگەیەکی تەندروست یەکسانە بە هەناسەیەکی پاک و یەکسانە بە خۆراکێکی پاک و یەکسانیشە بە تەندروستێکی ئاوی پاک و هەوایەکی پاک و تەندروستێکی باش لە کۆتایی دەستخۆشی وای تەندروستێکی ئەمانە هەمووی زادەی ژینگن ئاوەکەمان لە ژینگەیە هەواکەمان لە ژینگەیە خواردنەکەشمان لە ژینگەیە کە وەکو بەڕێزت ئامە ئەگەر ئەوانە تەندروست بن ژیانیشمان تەندروستێکی باشمان دەستخۆش دکتۆری عەزیز زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ تۆ هیوای کاتێکی خۆش بۆی وەشەخوازی
دەست خۆشڕەوەند اینجا لەگەڵەوەی ئێمە هەموو ئەو بابەتانەتان پێشکەش ئەکەین ڕۆژانەوەی کە ستافێکین لەسەر شاشە دەرئەکەوین بەڵام لە پشتی ئەم ستافەوە کۆمەڵە کەسانێکی دیکە هەن کە وەکو یەک خێزان ئێمە لا دەستگای میدیایی کورساتا کارەکەین کە ئەوانش ڕۆژانە ماندوو ئەبن بۆ ئەوەی کە بتوانن باشترینەکان پێشکەشی ئێوە بکەن چکە لەوەی کە ڕۆژانە پێشکەشکارەکان هەموو ئەو بابەتانی کە ئامادەکارەکان ئامادەیەکەن بۆ ئێوە پەخش ئەکرێت ئێوە ئەتوانن سوودی لێوەربگرن بەڵام ستافێکی دیکە هەیە لە هەموو بەشەکانی کورسات بۆی کا بتوانن پەیامەکان بگەێنن ئێمە بتوانین پەیامەکان بە باشترین شێوە بگەێنین اینجا چاپێکوتن کراوە لەگەڵ ئەو کارمەندانە بۆی بزانین پەیامی ئەوان چێ بە بۆنەی یادی دامەزراندنی کورساتەوە فەرمون بابینەری ئەم راپۆرتە بین. ئێستا لە بەشێکی دیکەی دەزگای میدیایی کورساتین کە ئەوانیش ئەرکوماندبوونێکی زۆر لەسەر شانیانە لەبەر ئەوەی کە دەستپێک هەر لە دەرگای چوونەژرۆ تاوکو ئەگەیتە ئێرە بەشی پێشوازی دەزگای میدیایی کورسات ئەو ئەرگی لەسەر شانیانەیە یاخود ئەو میوانە خۆشەویستانی کە ڕاستە و خۆ داغڵینی و کورسا دەبن لە ڕێگەی ئەمانەوە گفتوگویان لەگەڵاکرێت و دوجار داغڵینی و بەرنامەکانە بن ئەچینە لای خۆیان و پامیان لێوەرەگرین کاکسیامان ئەمڕۆ لێرەیە کاکسیامان سلااوت لەوێت ئەم کاتت باشی سۆسپاسەکەم لە یادی 25 ساڵی دامەزراندنی کورساتە ئاتانوێت پامێ بخەنەوە بەڵێ بەخێر بێن بە بۆنەی 25 ساڵی دامەزراندنی کەناڵی کورساتەوە گەرمترین پیرۆزبایی خۆم ئاراستەی ئێوە و ئێمە و تەواوی بینەرانی و بیسەرانی ئەو شاشە جوانەکرد. سپاس بێگومان ئێوە یەکێکن لە هەرە بەشەکان کە ئەرک و چالاکی و ماندووبوونێکی زۆر لەسەر شانتانە لە شتان ساغ بێت ماندوو نەبن و هەمیشە میوانە خۆشەویستەکانمان دووبارەیەکەمەوە مەش قسەی خۆم نییە میوانە خۆشەویستەکانمان ئەڵێن تەواوی کارمەندانی بەشی پێشوازی دەستگای میدیایی کورسات زۆر بە شێوازێکی جوان هەم قسەمان لەگەڵاکەن هەم داغڵمانەکەن بۆ نێو بەرنامەکان پێم بڵێ چۆن ئەو شێوازی قسەکردنەتان وای لێ کردوون لە میوانەکان کە ڕازی بن لێتە بێگومان کەناڵی کورسات هەر ئەمە ڕۆنا ساڵانێکی زۆر زۆرە هەر ئەتەکێت و پێشوازیکردنی لە میان بۆ شێوازەوە ئێمە کە میوانەکان ئێنە کورساتەوە ئێمە لە ڕێگای سکرێتمان هەیە کە لە ڕێگای بەشی پەیوەندیەکانە بۆمان دابین نەکرێت و دوای ئەوەش ئێمە پیجی دوو گروپمان هەیە گروپی ڤایبەریشمان هەیە و وەتسابیشمان هەیە لە ڕێگای ئەم گروپ و سکرێپتانەوەیمە ئاگاداری میوانەکانە بین پێشوەکت ئێمە ئاگەمەدارین کە میوانەکانەکەنی ئێرە هەوڵەدەین جوانترین پێشوازی لێ بکەین و حتا ئەو کاتی بەرنامەکەشی دەست پێکا لێرە بەیەکەوە زۆرجار هەیە دانیشم بەیەکەوە قاوکی ژەخۆینەوە بەیەکەوە و دوای پێشوی بینە ستۆدیۆ ئەی بینە بەشی میکەپ چ ئافرەت بە یاخود پیا بێ ئەی بینێ میکەپێکی بۆکەین ئەنجاو کاتی بینە ستۆدیۆ دەستان خۆش بێت دەتۆش کاکسیامانند بەسەرهاتی خۆشم بۆ باسکە نازام زۆربەی کارمەندەکان ئەمڕۆ هیچ بەسەرهاتی لە خەیاڵانیە دی بزانم تۆ چ بەسەراتێک لە وڵی بە حکمیەوەی ئێمە زۆرترین بەرکەوتمان هەیە لەگەڵ کارمەندەکانیش و لەگەڵ تەواوی میوانەکانی شاکەیەنە دەستگای میدیای کورساتەوە تەمەن شتی خۆشیش و ناخۆشیش زۆرە شتە خۆش و خۆشەکەم بۆ باسکە ناخۆشەکە زۆر ینی شتەکە وەکو سوپرایزێک بابوو ینی بڕوان ئەکە بڕوان پێکە نازانم ینی سی بڵم سواز بۆکان هەمیشە شتە خۆشەکان زیاترن لە ناخۆشەکان شتی ناخۆش زۆر کەم بۆ لێرە ڕوویاوە ئیتر وەڵاهی لەم کاتە دەرزەکان نازانم هیچ لە خەیاڵمانە لەگەڵ تەواوی کارمەندەکانی خۆتانە هاوڕێیانتانە شتێکی بەسەراتی خۆش لە نێو کورساتە وڵی ناڵم شتەکان زۆرن بەڵام بیسا کێوا لە ناکەوە هاتم بەڕاستی هیچم بیر نەماوە دەستەکانە خۆش بێت سپاس بۆ بەشداریکردنت دووبارە دەستان خۆش بێت ئازیزان ئێستا لە بەشێکی دیکەی شاشە جوانەکەی کورساتین ئەویش بەشی چێشخانە کە هەمیشە بە جیاواز لەوەی کە ڕۆژانە ئەرک و ماندووبوونێکی زۆر لەسەر شانیانە بە درێژایی هەر سێژەمەکە بەڵام جگەلەوەش تەواوی ئیڤێنت و ئەو بەرنامە جیاوازانەی کە لە دەرەوەی دەستگای میدیایی کورسات ئەکرێت ئەکەوێتە سەر شانی ستافە ماندوو نەناسەکەی بەشی چێشخانە ئەچمە لای کاک بەهادین سلااوت لێبێت ئەم کاتت باش بێت زۆر سپاس بە هەر لەوە دەست پێ بکەین لە ساڵیادی شاشە ڕەنگینەکە
دەستنیایەکی کورساتە ئەتانوێت پامێک خەنەڕ سەرەتا پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو برادران و ئەو برادراناکەم کە لێرەن و ئەوانش کە لێرە نەماون پیرۆزبایی لە شاشە جوانەکەی کورساتەکەم هیوادارم هەموو ساڵێک ئەم یادە بە جوانی بکەین و بە بەرنامەی تازە و بە ئیشی نوێگەری لەم دەستگایە و بەڕاستی لە پیرۆزبایی زیاتر هیچ ترمان بۆ نامێنێتەوە لاخیرا هەر توانین بڵێن پیرۆز مامێ پیرۆزی هەموو برادران مامێ پیرۆژی سەرجەم بینەرانی شاشە جوانەکەی کورسات بێ کاک بادین ئاماشەم بۆ کرد بە جیاواز لە ئەرک و کارەکانی خۆتان کە ڕۆژانە لە نێو کورساتە بە درێژایی هەر سێژەمەکە ئێوە خواردنەکان ئاماداکەن جگەلەوەش چەندین ئیڤێنت و بەرنامەی جیاوازی لە دەرەوەی کورسات ئێوە تا چەند بە شێوازێکی باش لە کاتەکانە هەوڵێن تای خواردنەکان ئامادەوێت وەڵاهی ئێمە وایە ئێمە پێماڵن بە شەشخانە بەڵام زۆربەی ئیڤێنتانی لە دەرەوە کرێ زۆربەی ئەو بەرنامە مەدانیانەی لە دەرەوە کرێ ئەو بەرنامانەی کە تایبەتە بە خواردن و بە هەر شتێکی تیاابێ تایبەت بێ بە بەشەکە ئێمە و ئێمە کەسێکمان لێ ئامادەیە و زۆر هیلاکین بۆ ویشانەوە بەڵام ئەرکی سەرشانی خۆمانە چەند بۆ کورسات خۆمان هیلاکەین هێشتاکەمە بەڕاستی تەوان بیریشمان نەچێت بەشی چێشخانە خواردنی زۆر بەتام و بە چێش ئامادەکەن چ لە بەیانیان نابێ نێوەڕانە بێ ئێوارانە بێ خواردنی زۆر بەتام ئەمە قسەی خۆم نیە قسەی تاوای کارمەندانە و وەکو چۆنەڵی خواردنەکانیان دەستیاویان خۆشە دەستان خۆش بەرماندون دەست خۆش بۆیە هەواڵت چی کاک پشتیوان کاک پشتیوان لە شتێکی خۆشمانەوە جێڕە بەخوای ڕاستەکە بۆ ئێمە بۆ بینەران بەخوای هیچمان ئێستا لان نییە شتێکی وان بیر ناکەن خۆشترین بەسەرات و زۆربەی بەسەراتەکان لای کاک بادی بەخوای هیچی وام لان نییە بادینگیان سپاس بۆ تۆ قەینا بۆ بەرنامەیەکی تر بەسەراتەکان دەست خۆش بام هاوڕیانش بتوێنین سڵاتان پێم بڵێ بۆ ساڵیادی کورسات ئێوە چ پامێکتان وڵای هێ سەرەتنان بۆ خوازم بەڕاستی من پێ ساڵە لێرم بە ماڵ دومی خۆم ێزانم ئەنی لێرە زۆر ئاسوودەم کارمەندەکان لەگەڵمان بەڕێزن ڕێک و پێکم سپاس بۆ خوا کەس ئەین تاسە بەنەوەی قسەشینەکە کە دڵمان بێش لێ یانیان شتێ ببێت ڕێزمێ بۆتان سەرکەوتوو بن سلااو لێبێت ئەم پڕگەنجە ڕۆژانە شای زۆر بەتام و بچێشمان بۆ ئامادەکە بۆ ساڵی تازە تا چەندە بە شێوازێکی باش جۆری چایەکان جیاوازتان کردووە چای جیاواز ئامادە هەرەوە بە شێوازی کۆن خەریکی چاکانە بین چ پامێکت هەیە بۆ یادی کورس سەرکەوتنی کورسات یادی دامەزرانی پیرۆز بێت ئێستەکانە خۆش بێ با بچینە لای نێو چێشخانە لەبەرەوەی چێشخانە زۆر گەورەی بەشەکەیان ئەچین با بزانین ئەو ستافانە سەرقاڵی چین و چۆن ڕۆژانە کارەکانی خۆیان ڕایەکەن ئێستا ئەم کارمەندە خۆشەویستی سەرقاڵی شۆردنی بەشێک لە ئەو پێویستیانەیە کە ڕۆژانە لە نێو بەشی چێشخانەیان بەکارێنرێت خاتونە دەست ڕەنگینەکانمان هەمیشە سەرقاڵن بە دروستکردن و ئامادەکردنی خواردنەکان سڵاو لە تەرسپاسەکەم ممنونم ئەوە وەصفم کردتم برنجێکی کوردی بە تامی ئامادە کردووە ئەی ئەمەیان برنجی درێژە بەڵێ ئەمانەی ترچیە ئەمەیان مریشکە شلەی فاسلەیە لەگەڵ کولەکەیە هەمیشە خواردنی بەتام ئامادەکەن پێم بڵێ لە ساڵیادی دامەزراندنی کورساتە کە ئەم ساڵ نۆمی 25 ساڵی داگرسێنێ پێم بڵێ چ پامێکتان وڵی هەر سەرکەوتنیان بۆ خوازم هیچی بێت سپاس چێشتی خۆشمان بۆ ئامادەکە بۆ ساڵی ئیشەڵا بە تەمای قەلیم بۆتان حازرکەین بەڵێ سپاس دەکەم مەمنونم بژیت قوربانە من دەستان خۆش بێ ئێستاش ئەم بەشەی کورسات کە بەشی چێشخانە بوو کۆتاییمان پێێنا ئەچینە چەند بەشێکی دیکەی کورسات ئێوەش لەگەڵمانە بمێننەوە بەڵێ سپاس بۆ هاوکارمان تەرزا و هەروەها هیوای لەش ساخی بۆ سەرجەم هاوکارانمانەخوازیین کە ڕۆژانەوەکەن کەشی ئیشەکە لێرە جوانتر بێت ئاسوودەتر بێت جاب حیفە بەیانی یەکەم ڕۆژی سەری ساڵ بێت و نەچنە لای گۆرانیەکی شادی کاکسەنگەر فەرم و چاوەڕێیەکەین لەو ساوە چاوانت گەش
هەڵێم بیڵێم و ناڵێم حەیرانەتم بیدرچێن هەڵێم بیڵێم و ناڵێم حەیرانەتم بیدرچێن هەرمەلای مارێک سی و دوودانی دەردێن هەرمەلای مارێک سی و دوودانی دەردێن وخيتنك الربابة دمدين مصلف اللابة وخيتنك الربابة دمدين مصلف اللابة وتشي سوارينا كردي أو سايخ خرابة وتشي سوارينا كردي أو سايخ خرابة ها أربشي أوخي چنجوان بملويني هرزان أوخي چنجوان بملويني هرزان قلي سرتك شي بمو پروردي هورامان والله قراني ضلم كرسات مالي هموان أمرو قراني ضلم كرسات مالي هموان أوخي تنق الربامة دمدين مصل في اللاب أوخي تنق الربامة دمدين مصل في اللاب وتشي سوارينا كردي أو سايق خراب بوتشي سوارينا كردي أو سايق خراب ها كلر مسلماني واني يبلي واني كلر مسلماني همو دنيا قراو جواني وقيارمني همو دنيا قراو جواني وقيارمني هري وخيت القروبابة دمدين مصل في اللاب وخيت القروباب دمدين مصل في اللاب بوتشي سوارينا كردي أو سايق خراب بوتشي سوارينا كردي أو سايق خراب ها سونا والله باقي ساو مالم بابم لولاو سونا والله باقي ساو سنجي بنيري كردي وخم دم مليناو سنجي بنيري كردي وخم دم ملينا هري وخيت القروبابة دمدين مصل في اللابة وخيت القروبابة دمدين مصل في اللاب بوتشي سوارينا كردي أو سايق خراب بوتشي سوارينا كردي أو سايق خراب ها شنجواني بلا شنجوان دمل ويني هرزان شنجواني بلا شنجوان دمل ويني هرزان قولي سرتك شيبم پروردي هورامان قولي سرتك شيبم پروردي هورامان وخيتنا قروبابا دمدين مصل في اللام وخيتنا قروبابا دمدين مصل في اللام وتشي سوارينا كردي أو سايق خراب وتشي سوارينا كردي أو سايق خراب ها
هەر دڵ دەکابە و چیژی پەرچەم خای دڵ دەکابە و چیژی پەرچەم خای سڵاوت لێبێ هەزار جار سڵای دەسڵاو لێبێ جوانێ هەزار جار سڵای پرچە خاوات ڕای دەشەکێنی دەست و بادڵی لاواندا دێنی دخوا پێم بڵێ ڕۆڵە چی بەکاردێنی لە لای ئەو خەڵکە کاکە بۆ بەنهێنی هەر دڵ دەکابە و چیژی پرچەم خایم دڵ دەکابە و چیژی پرچەم خایم سڵاوت لێبێ هەزار جار سڵای دەساو لێبێ جوانێ هەزار جار سڵای هەرکەسە بینێ مەسوو حەیرانای بەپرسە دیارە گوڵە بووی بە نیشانای ئەڵێم شەجوانی دەیدەی گشت کوردستانە هەی دڵ دەکابە و چیژی پەرچەم خای دڵ دەکابە و چیژی پەرچەم خای سڵاوت لێبێ هەزار جار سڵای و جەساو لێبێ دەیدەی هەزار جار سڵای ئەو حەسان لاڵپەرکێ نییە کاگرا باس حرەکەیەکی زۆر جوانی هەیە چۆنە حرەکەکە کاگرا باس گۆرانی تر ماوە بەوانی لە خزمەتدانین دەستان خۆش بێ من لێرەوە پێم خۆش بوو ئاماژە بە شتێکیش بم لەگەڵم خۆشییا خواالێمان تێک نایات و بتوانین هەنگاوی باش بنین وەکو دەستگای میدیای کورسات و لێرەوە ئێمە لەم ستۆدیۆیان ڕاستەخۆ لەگەڵ ئەوێ خۆشەویستان وەش بینین میوانە ئازیزەکانمان بۆ پیرۆزبایی لە دام و دەستگا حکوومیەکانەوە لە هەموو لایەنە کانی ترەوە سەردانی کورسا دەکەن و چەپکە گوڵی پیرۆزبایی ئەنێرن ئێمە دەستخۆشی لە یەک بەیەکیانەکەین سپاس بوو هەموو لایە کورسات ماڵی هەمووان تا و بە هیوای ئەوەی کە بتوانین ئێمەش لە جێگەی سیخەی ئێوە بمێنینەوە و ئەو خێزانیە بپارێزین کە ئێمە تێکەڵ بەیەوەین هەمیشەش پەیامی ئێمە ئەوە بووە کە بتوانین پارێزگاری لە کەلتور و کەلەپور بکەین پارێزگاری لە زمان بکەین پارێزگاری لە کوردەواری بکەین پەیوەست نین بە تایبەت بە سلێمانیەوە بەڵکو بە کوردستانی گەورەوە بە هەر چوار پارچەی کوردستانەوە هیوادارین هەمووتان هەر لە خۆشیابن و ئەم ساڵیش هەنگاوێکی باشتر بێ و ناخۆشیەکانی کە هاوڕێیانیشم باسییان کرد بەجێی بێڵین و ببێتە ئەزمون و بتوانین پلاندانی بۆی کە کاری جوانتر و باوەشی خۆشەویستی و ڕێز بۆ یەکتر بکەین دەستخۆش اینجا لەگەڵەوەی مە هەمیشە وتمانەکە کورسات کار ئەکا لەسەر بابەتە جیاوازەکان هەمیشە ئەوێ ئەو پرۆگرامانەی کا پێشکەشی ئەکات پرۆگرامی زۆر تازە بێت و پرۆگرامەکان جیاواز بێت یەکێک لە زنجیرە دۆکمەنتاریەکان پرۆگرامی زاگرۆزی دێرینە ئەوان هەوڵەدەن ئەو شوێنەوارانە بدۆزنەوانێک کە پێشتر هیچ سەرچاوەیەک نەبووە لەسەریان هیچ زانیارێک نەبووە لەسەر ئەوان کنەوە پشکنینی بۆ ئەکەن و هەروە لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک زانیاری ئەخەنە ڕوو جامە چاپێکەوتنێکم کردووە لەگەڵ تەواوی ستافەکەی پرۆگرامەکە با پێکەوە بینەری بین.
چەند دەقەمانەیە سڵاوتان لێبێت کورسات هەمیشە هەوڵی داوە لەسەر بابەتە جیاوازەکان کار بکات هەمیشە هەوڵی داوە هەموو ئەو بابەتانەی کە گرنگن بۆ هەرێمی کوردستان کاریان لەسەر بکات یەکێکی دیکە لە زنجیرە دۆکۆمنتاریە گرنگەکان کە لە کورسات نیوزدا پەخشت ئەکرێت زنجیرە دۆکۆمنتاری زاکرۆزی دێرینە باس لەو شوێنە مێژویانە ئەکات کە لە هەرێمی کوردستاندا هەیە نەو پشکنینیان بۆ ئەکات و نوێترین زانیاریەکانیان لەسەر ئەخاتە ڕوو ئەمەیەکێکە لە پرۆگرامە زۆر تایبەتەکان لەوەی کە ئەو شوێنەوارانەی لە هەرێمی کوردستاندا هەیە ئیشیان لەسەر بکات بیان دۆزێتەوە ئەو شوێنەوارانە هەندێکیان زۆر گرنگن و هەندێکیان زۆر تازەن و لەوەی کە پێشتر هیچ زانیارێک و ڕوونکردنەوەیەک نەبووە لەسەریان لێرە لە ئێستادا ستافێک سەرقاڵە بۆ ئامادەکردنی زنجیرە دۆکۆمەنتارێکی نوێ لە پرۆگرامی زاگرۆزی دێرین من پێم خۆشە بچمە لایەن بۆی کە گفتوگویان لەگەڵا بکەم بزانم چۆن بە بیرۆکەی ئەم پرۆگرامەیان بۆ هاتووە چۆن کار لەسەر ئەم پرۆگرامە ئەکەن ئەو ئاستەنگیانە چین کادێتە پێشیان پێم خۆشە بچمە لای زۆر بەڕێزێک تۆ دڵشاد سامووە وەکو ئامادەکار و سەرپەرشتیاری پرۆگرامەکە سڵاو لێبێت بەخێربێن باسێک لە پرۆگرامەکە بکەین بزانین چۆن بۆ بیرۆکەی ئەم پرۆگرامەتان بۆ هات کارکردن لەسەری تا چۆن ئەستەنگە بەڵێ 5 ساڵێک لەمەوە پێش کوردۆ ئەحمەد هات بۆلامان دی پێمان خۆشە بەرنمێکی شوێنەواری زۆر جیاواز بکەین منیش وەکو شوێنەوارناسی بەڕاستی زۆرم پێ خۆش بوو چونکە پێمان خۆش بوو بەرنامێ بکەین زۆر جیاوازتر بێ لەو بەرنامانەی تر ئەم بەرنامەیە کە ئەڵێ جیاوازەکەی چە لە بەرنامەکانی دیکە لە زنجیرە دۆکۆمەنتارەکانی دیکە لەو پێش بەرنامەی شوێنەواری زۆرەکرا لەسەر ناوچە شوێنەواریەکان بە زیاتر وەسفێک بوو بۆ بەرزی دیواری قەڵایەک قوڵی ئەشکەوتێک بەزێمە هاتین کۆمەڵێک جیاوازی زۆر وردمان دەست پێ کرد یەکەم خاڵ زنجیرە دۆکۆمنتاری زاگرۆسی دێرین کە ئێستا زیاتر لە 7 دۆکۆمنتاریمان دروست کردووە زۆربەی زانکۆکانی جیهان تیا بەشدارن بە دەیان پرۆفیسۆری بیانی لە هەموو زانکۆ جیاوازەکانەوە کەین لە کوردستانی شەکەن بەشدارن جگە لە شوێنەوارناسانی خۆشمان لە شار و شارۆچکەکان لە زانکۆ جیاوازەکان لە بەربەراتەکانی شوێنەوار ئەمە خاڵێکی گرنگە خاڵێکی تر تا ئێستا زیاتر لە 6 زمانی دێرین بۆ یەکەم جارە ئەو دەقە کۆنانەکەی خەنینەوە بە دەنگ و ڕەنگەوە ئێمە توانیمانە لەم بەرنامەیە بەکاری بێنین و هەروەها تازەترین دۆزینەوە شوێنەواریەکانی کوردستان بۆ هەموو سەردەمەکان بۆیە ئەمە وای کردوەکەم بەرنامەیە جیاواز بێت و لەگەڵەوەی کە ئێمە گرافیکی بۆکەین نەخشەی بۆکەین و هەر هێمایەک هەر وێنێک دەرەکەوێت لە دەنگ و ڕنگ پێکەوەی کاتێ باسی پاشاکەین وێنەی پاشای کاتێ باسی هەرشەکەیکەین نەخشەکە لەگەڵی ئاڕوا وی خۆشبەختانە تەنان لە بەشی ڕاگەیاندن یەکێک لەو دۆکمنتاریانەی کە لە زانکۆی سینمایی ماسەرنامەی لەسەر نووسراوە ئەم دۆکمنتاریەیە چۆن دەنگ و ڕنگ پێکەوە کاری کردووە ئەمەشت بۆ کردەوەی کە ئێوە شوێنەوارەکان کە ئەیان دۆزنەوە لە پاشاندا بە هاوکاری لەگەڵ زانکۆکانیشان لەگەڵ ئەوانەی کە پسپۆریان هەیە لە شوێنەوارەکان کاتێدا چۆن هەوڵتاندا بە شێوەیەکی ئەکادمیانە ئێوە کاری لەسەر بکەن بۆ ئەو زانیاریانەی کە ئەیدۆزنەوانێ و بۆ ئەو هەموو زانیارانەی کە بڵاوی ئەکەن و لەسەر ئەو شوێنەوارانەی کە ئەیدۆزنەوە خۆی یەکێک لە کارەکانی بەرنامەی دۆکمنتاری ئەوەیە ئەبێ بە دوای ئەو کەسایە بگەڕی کە پسپۆڕە و خۆشبەختانەی ئەمە ئەچین لەو کاتێک کە ئەوان دۆزینەوە کاکەن یعنی وەکو ئەم بەرنامەیە جیاواز لە هەموو بەرنامەکانی ترەوەیە ڕاستەوخۆ شاید حاڵی دۆزینەوەکەی یعنی بینەر و بیسەری کورسات ئەبینێ تازەترین دۆزینەوە لەو هەفتەیە لەو مانگا لە کوردستانە چۆن کرا ئەمە یەکێک لە خاڵەکان خاڵی دووهەم کەسانی پسپۆری خۆی کاری لەسەرەکەن و کاتێکی ژەمە دەقی بەرنامەکان و سینۆک و تێکست وەکو سکریپت بە تەواوەتی هەموو زانیارەکان ئەکادیمێت چونکە خۆی کاتێک ڕاگەاندن کار و بڵێن کاک کوردۆ کاک بەرزان پێکەوە وەکو سێ لایەن پێکەوە کارەکەین وەکو وێنەگرتن وەکو مۆنتێر و هەروەها وەکو شوێنەوارناسێکیش پێکەوە هەرسێکمان کارەکەین ئەمە بێتە کارێکی جیاوازتر چونکە هەموو کات ئەو بەرنامانە زۆر سەرکەوتون کە کەسانێک لە ناو پسپۆڕێکەوە لەگەڵیان و لەگەڵ لایەنە هونەرێکە شەکە بێکمانەوە خاڵێکی گرنگە زۆر سپاس دەستەکانە خۆشی من پێم خۆشە بچمە لای کەک بەرزان شاکاریش وەکو دەرهێنەر و وێنەگری زنجیرە دۆکۆمنتاری زاگرۆزی دێرین سڵاو لێ بە کاک بەرزان بەخێر بێ بێوەندخان زۆر سپاس باس سەرەتا وەکو وێنەگرێک باس لە کارەکە بکەین
کارکردن لەم زنجیرە دۆکۆمنتاریە ئاسانە یاخود هەنێجا قورسە لە بەرەوەیکە ڕۆبەڕووی لەوانە چەند سەختیەکیش ببنەوە بەدڵنیایی من بە حکمی ئەوەی وەکو خۆم هەر بوونیەت و تاقە و حەزی خۆم وا هەڵکەوتووە حەزم لە کاری مەیدانیە حەزم لە کاری ئاسان نییە ئیتر حەزم لەیەتی ینی حەزم لە کاری مەیدانیە کە ئەو زنجیرە دیکۆمنتاری دکتۆر دڵشادیش بە اختیار کرا بۆ من بیکەم زۆر ینی زۆر دڵخۆش بووم یعنی ئەوە بوو کە من بە دوای ئاگەڕام بێگومان بە خۆشەویستی دکتۆر دڵشاد و هەم من حەزم بۆ کارەکە هەوڵمان ناوە ئەوەنەی بتوانین بە شێوازێکی هونەری و تا ڕادەیەک ئەکادیمی ئەمە و کارە بکەین من وەکو وێنەگر و ئەتوانم بڵێم وەکو دەرهێنەر و کە هاوبەشێکی دەرهێنانی شمێش کە کوردۆ ئەحمەد داویش وەکو کاری خراج هاوکارمە بەڵام خۆشەویستی ئەمسیانەمان یەکی کۆ کردوێتەوە و لێک تێگەیشتن زۆر مهمە یعنی ئێستا کاچینە بۆ ئیشێک بۆ کارێک لەگەڵ دکتۆر دڵشاد لەوانەیە زۆر پێویست نەکە مەشغوڵ بێ پێمەوە بڵێ ئەوە بکەوە بکە خۆم شتەکانی کە پێوتوم بە بەرنامە هەموو بەرنامەیەک لە مێشکمایە ئەزانم چی بکەم ئیشەکە بۆ من چەنە قورس بێ ئاسانە لەبەر ئەوەی حەزی خۆم حەزم لەو ئیشەمیدەن بە دڵنیایی مهمترین شت لە بواری فەنیە چی لە هەر بوارێکی ترابێت لە بواری ڕاگەاندنە ئەو ستافی کاری لەگەڵاکەی مهمترین شتە یعنی نازانم وای لە هاتووەڵم ئیشەکەی منە هێستا هەر پارچێک لە ئیشەکە تایبەتە بە یەکێکتان و لە کۆتایی یا کۆکراوەی ئیشەکە تایبەتە بێت بە هەمووتان ئیشەکەمان بە هەرسێکمان بە هاوکاری دکتۆر دڵشاد و کا کوردۆ ئیشەکەمان زۆر لا خۆشەویست بووە و بە پشتیوانی هەموو لایەکی شەڵا بە پشتیوانی ئەم برادرانە و تەمەن باقی بێ هەر شوێنێک توانیمان نەتوانین بچین بۆ هەر چوار پارچەی کوردستان کار بکەینەوە دکتۆر دڵشادیش زیاتر هەڵێکی گرنگکە هەموو کات ئەوەی کاکبەرزان جیاکاتەوە بۆڵەبۆڵی نییە یعنی ئەچین بۆ شاخ زۆر جار هەبووە نانی نیۆڕۆ شەوێ خواردومانە یعنی نانی نیۆڕۆمان نەبووە ئێوارەش دواکەوتوی نانی ئێوارەش نەبووە دواتری تر نەوتمانە نایبنێن چی کاکبەرزان هەمیشە زۆر جیاواز بووە لە کارەکان هەمیشە هەوڵی یاوە لێک تێگەشتن هەبێ لەو کارەیە کە بۆی ڕۆشتوین گوێ بە سەختیەکان نەیاوە ئەمە کاتێکە چین بۆ جیاواز لە بەرنامەکانی تر زۆربەی لە شاخە جاوای قەڵاکی سەختە ڕێگەیەکی زۆر باریک و سەختی هەیە ئەگەیتەوێ زۆر هیلاگەبی بەڕاستی یەیتە خوارەوە مەترسی هەیە مەترسی مینی هەیە مەترسی درۆنی هەیە ینی زۆر بە ناچە سنووریەکان مەترسی زۆرە بەڕاستی بەڵام کاتێک کە کۆمەڵی هاوکارێ لەگەڵا بێنی لەو پێشش کاک نەجیب و کاکردوانە کە هاتین بۆ شاخ ینی زۆ ماندوو بوون بەڵام تامێکی جیاوازی هەیە چونکە هەر بەرنمەیەک لە شوێنێکی جیاوازە لە سروشتێکی جیاوازە و هەوڵەدەی کە شتێکی زۆ گرنگ بێنیتەوە بۆ بینەر و بیسەری کورسات کە چونکە ئێمە ئازانین تا ئێسامە کەناڵێکی نیشتیمانیمان نییە بەڵام خۆشبەختانە کورسات هەوڵیا و کەناڵێکی کوردانە بێت و هەروەها ئەوەی کە جیاشێک هاتەوە ئێمە هەوڵمان ناوە لەم بەرنمەیە بەڕاستی چەندین میوان لە زانکۆکانی ئەوروپا و ئەمریکا و ژاپۆن و وڵاتانی دەوروبەر و لەم بەرنامەیە بەشدار بن بۆیە سپاس زۆر سپاس دەستان خۆش بێ ئێوە سەرقاڵی کارەکەتان بووی کە زنجیرەیەکی نوێ لە زنجیرەوەی کۆمنتاری زاکرۆسی دێرین پێشکەش بە بینەران و بە ئێمەش بکەن زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەو پرۆگرامە تایبەتتان زۆر سپاس بەڵێ وەکو ئەم ستافە جوانش ئاماژیان بۆ کرد لەوەی کە هەمیشە کورسات ئێمە بە جۆرێک کارمان کردووە لەوەی کە ئێمە لێرەکو خێزانێک کارەکەین ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە لەوەی کە بینەران و بیسەرانمان بابەتێکی جوانیان پێ بکات و زانیاری گرنگ بین بەوان زۆر سپاس. دەستخۆشی بۆ هاوکارمان پێوتەواوی هاوکارانمان و تەواوی ئامادەکار و ئەو ستافەی کە ئەو پرۆگرامە دیکۆمنتاریە بەڕێوابن جەماعەت گۆرانی بڵین بێکەوە بەڵام سەرکۆ تۆ دەنگە زۆر خۆشە بوو ئەم بەیانیە شتێکە بوتی بە جەماعی بڵین گۆرانیە فەرم
سەرکۆ مایکە پێ فەرموو شفاعان تۆ زێ مایکەم بوو فرێنێ پێ بە قوربان جاواشەکە ئەو هونەرمەندی تەواوەتیە تەواو منیش نەنگەمەیە سەرکۆ بڵێ لایەکەم بەرێ بۆنی هەڵاڵاندێ سەدای چاوکاڵاندێ لە گەورەواڵاندێ ئەی وەی 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 بابێ بە کراسی کاتاندێ ماڵیان لە حاجی خانە کراسی بەری کاتانە ماڵیان لە حاجی خانە کراسی بەری کاتانە هەرچی جارێ بیبینێ وەڵڵا بۆی پارێشانە بیللا بۆی پارێشانە بۆنی هەڵاڵاندێ سەدای چاوکاڵاندێ بۆنی هەڵاڵاندێ سەدای چاوکاڵاندێ لە گەورەواڵاندێ ئەی وەی 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 بابێ بە کراسی کاتانێ سورة قردي ضلي بالورة مليلا بير ماسورة قردي ضلي بالورة دورو بمداري ماشي كفري لخوا بادورة كفري لخوا بادورة بوني آلاني سەدای چاوکاڵاندێ بۆنی هەڵاڵاندێ سەدای چاوکاڵاندێ لە گەورەواڵاندێ
وي 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 بابي بكراسي كدادي دەستمان خۆش دەستێمومان خۆش دەستێم و لایەک خۆش بێ چەند نەرز لێ دەستێم و لای خۆش بێ سەحەرخان بڕگەیەکت ئامادە کردەوە فەرموو پێشکەشیکە کاکڕەوەن بێگومان بابەتی پەروەردەی منداڵان یەکێک لە بابەتە هەرە گرنگەکانە کە لە بەرنامە ڕۆژێکی نوێ زۆر گرنگی پێدراوە هەڵدراوە بەردەوامی کۆمەڵێک میوانی ئاکادمی و زانکۆی بۆ بانگهێشت بکرێت بەوەی کە لەسەر بابەتە هەرە گرنگەکان تایبەت بە پەروەردەی منداڵان لە ڕێگەی ئەم بەرنامەوە زانیاری پێشکەشی دایک و باوکەکان بکرێت و هەروەها ئەم بەرنامەی مەجای ئەوەشی ڕەخساندووە کە ئەو منداڵانش کە بەهرە و توانایانتیا هەیە لەم بەرنامەیە بانگهێشت بکرێن زەمینیان بۆ بڕەخسێنێت بۆی کە هەمووان بتوانن ئەم منداڵانە بناسن لەناو ئەم میوانە بچکۆلانەی ئێمە کە زۆر جار میواندارەتیمان کردوون لە بەرنامەی ڕۆژێکی نوێ منداڵی وای تیا بووە تەمەنی 10 ساڵان بۆ نووسری کتێب ژەنیار بووە. خاوەن پێداویستی تایبەت بووە بەڵام توانیوێتی ژەنیارێکی زۆر بە توانای لێ دەرچێت ئەمە بێگومان هەم وای کردووە منداڵەکە خۆی هاان بدرێت هەم دایک و باوکەکەی دڵخۆشە بێت کە ئەو هەموو ڕەنجە بە خەسار نەچووە هەم هاانی ئەو دایک و باوکانەش ئەدا کە منداڵێکیان هەیە کە لانێ زۆر جار دڵسارد بۆ بێتنەوەلی هانیان ئەدات بۆی کە ئەوانش پاڵپشتی دایک و باوکەکانیان بکەن یەکێک لەو میوانە ئازیزانە کە لە بەرنامەکەی خۆمان زۆر جار دەرکەوتووە ڕوخساری لای ئێوە ئاشنایە زۆر جار بە تامەزرۆی گوێتان لە زانیاریەکانی گرتووە خاتووارانە کە ئەو باسی ئەوەی کردووە کورسات بە تایبەت ڕۆژێکی نوێ چۆن توانیەتی خزمەت بە پەروەردەی منداڵان بکات بابی کۆم ڕاپۆرتە ببین. لەو ڕۆژەوەی کە کەناڵی کورتسات دامەزراوە هەتاکو ئەمڕۆ هەموو هەوڵی ئەوە بووە خزمەت بکات بەوەی کە لەسەر هەر بابەتێک پەیوەستە بە ژیانیەوە ئاستی هۆشیاری تاک بەرز بکاتەوە بۆ یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان بەلایەوە کە زۆریش کاری لەسەر کردووە بابەتی پەروەردەی منداڵە ئەوەی کە ڕۆڵەی کورد پەروەردەیەکی دروستی هەبێت و لەو ڕۆژەشەوە کە بەرنامەی ڕۆژێکی نوێ پەخشی دەستی پێکردووە ئەوەندەی تر هاوکاری کورتسات بووە ئەم ئامانجەی بەدی بهێنێت جا ئێمە لە ماوەی ئەم ساڵانەیە چۆن توانیمانە خزمەت بە ئێوەی دایک و باوکی کورد بگەینین بۆی کە ڕۆڵەکانتان پەروەردەیەکی دروستتریان هەبێت ئەمە بابەتێکە ئەمڕۆ من سەردانی خاتوواران ئەحمەدمان کردووە بۆی کە ئەو وەڵاممان باتەوە لەسەر ئەم خزمەتە لەسەر کاریگەریەکانی و بێگومان لانەیە ڕوخساری بەلاتانەوە ئاشنا بێت خاتوواران لەبەرەوەی کە خۆی یەکێک لە میوانە بەردەوامەکانی ڕۆژێکی نوێ بووە لەسەر پەروەردەی منداڵ دنیایەک زانیاری پێشکەش بە ئێوەی دایک و باو کردووە. ئەمڕۆ سەردانی ئەەکەم بۆی کە ئەو پێمان بڵێت ئەم خزمەتە چۆن بووە. بارانخان بینەرانمان هەمیشە بەڕێستیان لە ستودیۆ ڕۆژێکی نوێ بینیوە جا ئەمڕۆ من هاتووم بۆ لای بەڕێزت بۆەوەی کە سپاس دەکەم پێمان بڵێیت ئەو بەرنامانەی کە لە کەناڵی کورتساتەوە ئەڕوات بتایبەت لەسەر پەروەردەی منداڵە و بەتایبەتریش ئەوانەی کە لە ڕۆژێکی نوێیە پێشکەش بە بینەرانمان وە دایک و باوکەکانەکرێ وەکو خۆت کە کەسێکی لەم بوارە ئیش ئەەکەی لە بواری پەروەردەی منداڵە لا دوایە ئایا ئێمە توانیمانە لە کورتسات و بەتایبەت لە ڕۆژێکی نوێ پەیامێک بگەینین بە دایک و باوکەکان هۆشیاریان بکەینەوە لەسەر پەروەردەیەکی دروستی منداڵەکانیان سەرتا زۆر بە خێراتنتانەکەم و سپاسانەکەم کە جارێکی ترم دەرفەتەتان بە منیان کە لە ڕێگای شاشە جوانەکەی کورساتەوە گفتوگویەکی دۆستانەمان پێکەوە هەبێت. خۆی سەبارەت بە کورسات من بە جورئەت ئەتوانم بڵێم کە
بەرنامەکانی کورسات لە جۆری جیاوازی بەو شێوەیە پێشکەشەکرێتە سەر شاشە کە ڕنگدانەوەیەکی زۆر جوانی لە کەلتور و زمان و فەرهەنگی کوردانێتیا بەدیەکرێت کە خێزان هەموو ئەندامەکانی بەبێ ئەوەی کە شەرمێ هەبێت لە بەرنامەیەک لە سەر شاشە زۆر باسوودە دەتوانن ببینن. وەکو بەرنامەی ڕۆژێکی نوێکە خۆم زۆربەی کار لەوێ میوان بووم یان وەکو بینەرێکی ئەو بەرنامە جوانە دەستخۆشیتان لێ ئەەکەم ئەوەی کە سرنجیشم یابێ گرنگیەکی زۆرتان یاوە بە پەروەردە لە ڕێگای تاک خێزان کۆمەلگا و حتا لە بابەتی جیاوازی گەشەکردنی دەرونی مناڵان و ئەو بابەتانە هەڵبژێردراوەکە لە ناو کۆمەلگە لە ناو خێزان پرسیارێکی زۆری لەسەر کراوە یان خۆت بە دوای چارەسەرێک گەڕاون بۆ ئەوەی کە بتوانن وەڵامی پرسیارەکانیان بەدەست بهێنن بۆ پەروەردەی جوانی مناڵەکەیان. و باس هەم دەستخۆشیتان لێکم ئەکرێت کە بابەتەکان زۆر بە فراوانترشی بکرێتەوە لەسەری کە ئیشەڵڵا لە پلانی داهاتوو ئەوەش ئەکەین کاتە قسە لەسەر ئەوەشەکەی. جا ئێستا یەکێک لەو بابەتانەی کاتێک باسی پەروەردەی منداڵ ئەکرێت زۆر گرنگی پێدرێت ئەوەیە کە ئەم پەروەردەیە بە شێوەیەک فێری دایک و باوک بکرێت یان پێشکەش بە دایک و باوک بکرێت کە کردداری بێت. ئێمە زۆر جار بە تیۆری باسیەکەین کۆمەڵە کەس هەیە زۆر بە جوانی باسی بابەتەکەکەن بەڵام دێتە گۆڕەپانی کردار ئەبینی کێشەمانە. لا دوایە میدیا کورتسات ڕۆژێکی نوێ چۆن ئەتوانێت دوا بکات دایک و باوک بەڕاستی بە کردداری فێری ئەم بابەتانە بێت. لەسەر بابەتی پەروەردەی مناڵ خۆی بەتایبەت ئەگەر مناڵ تاکو 6 ساڵ کە لە ماڵەوە بێت و اینجا پەروەردەی تایبەتی دایک و باوکی وەرەگرێت پێویستی بە هەندێک ڕانماییە بێت. دواتر کە یەتە ناو کۆمەڵگەیەکی گەورەتر وەکو خوێندنگا پەروەردەکە بە دوو لایەنەکرێت یەکێکی لە ڕێگای خوێندنگا یەکێکی لە ڕێگای خێزان. خێزان هەندێک مەسئولیەتی تایبەتی خۆی هەیە تاکو ئێستا هەر چۆنی هێنابێ وەکو عادەتی وەکو سنووری هەڵسوکەوتی زانیاری میزانی تەرکیزی ئەو مناڵە سرنجڕاکێشی بۆ بابەتی کە بتوانێت بە هۆکاری گەشەبوونی هێناویەتی باشە هێنێتە ناو کۆمەڵگەیەکی وەکو خوێندنگا لایەنەکەی تری پڕەکاتەوە وەکو کەسایەتی کۆمەڵایەتیەکەی چۆنیەتی هەڵسوکەوتی چۆنیەتی بەدەستهێنانی زانستی ئەمانە زۆر ڕاستە وەکو تێوەری لامانە ئەتوانین نەسیحەتکەیان ڕێنمایی کەین بڵێن کە بەم شێوەیە لەگەڵ مناڵەکەت هەڵسوکەوت بکە من خۆم وەکو ڕاهێنەرێکی پەروەردەیی بە تەکنیکیش ئەتوانم بە هەمان شێواز چون لە ڕێگای نەزەری ئەیڵێم لە ڕێگای تەکنیکیشەوە بۆ دایک و باوکە ئازیزەکان یا مامۆستاکان باسی بکەین بەڵام کات و ساتی ئەوێت پلانیشی ئەوێت و هەموو کاتێکیش باسم لەوە کردووە ئێمە زۆر قسە ئەکەین یان قسە زۆرە بەڵام گرنگ کردەوەیە گرنگ نەتیجەکەیە چۆن هەڵبین کە ئەم بابەتە نەزەریە بگەین بە تەکنیک ئەوش پلانی تایبەتی خۆی هەیە. واران خان وەکو ئەزمموی خۆت و ئەو پێشنیارانەی کە لەلا دروست بووە چیتر ئەبێ بکرێت و بۆ نمونە ئەگەر لە بەڕێزت پرسیار بکرێت ڕۆژێکی نوێ لە ساڵی 2025 لا دوایە چی ئەبێ زیاتر بکات واران خان بۆەوەی کە زیاتر بتوانێت هاوکاری دایک و باوک بێت منداڵەکەی بە دروستی پەروەردە بکات. وەکو ئەوەی کە پێشتر باسم کرد ڕۆژێکی نوێ تا ئەو جێگەی کە توانیویەتی و هیوادارم کە ئەم چاپی کۆتنانەی لەگەڵ ئەو کەسانی کە پسپۆری بواری پەروەردەین زیاتر بکرێتەوە. وەکو پێشنیارێکیش کەسێکە پسپۆری پەروەردەیە یەن لەسەر بابەتێکی دیاریکرا و قساکات ئەتوانێت ئەگەر ڕێگەی هەبێت ئایا لە ڕێگای کاناڵێکی ئاسمانیەوە ئەوە ئەکرێت یانە چونکە ئێستا وەکو پەروەردە خۆمان لەگەڵ مناڵان هەر بابەتێک کە بمانەوەی فێریکەین یان ئەنیمێشنی لەگەڵا ئابێت یان چیرۆکی لەگەڵا ئابێت باشە و جێ خۆشیەتی کە دەست خۆشیکەم لە کورسات هەندێک فلم کارتۆن ئێستاش لە کورساتدا ئەبەزێت کە لە شێوازی چیرۆکە و فلم کارتۆنەکانیشی پەندی تایە یعنی یەکێک لەو ڕێگانەی کە مناڵ ئەتوانێت شت فێر بێ یان یەکێک لەو ڕێگانەی کە من ئەتوانم مناڵەکەم پەروەردەکەم لە ڕێگای داستانەوە لە ڕێگای چیرۆکە یان لە ڕێگای فلم کارتۆنێکەوە کە ئەوە زۆر لە کورسات بەدیەکەم فلم کارتۆنەکانی تند و تیژی زۆر کەمە کە مناڵی ئێستا بەرە ئەو لایەنە زۆر ڕۆشتووە بەهۆی ئایا شتێکی نەگونجاو لەگەڵ تەمەنیانە کە هەستیان بۆ بڕوژێنێ بۆ تند و تیژی یان ئەو یاریانەی کە مناڵان ئەیکەن ئەوە شێکێکی ترە لە هۆکارەکانی
زۆر سپاس بۆ بەڕێزت بە هیوایەوەی کە دووبارە بینەرانمان بتوانن لە بەرنامەی ڕۆژێکی نوێ هەم گوێ لە زانیاریەکانی تۆ بگرن هەم بینەری ڕوخساری تۆ بن و بێگومان کورتسات سەرکەوتوو بووە لەبەرەوەی کە هەمیشە میوانەکانی پڕبوون لە زانیاری و ئەوەی کە پێویستوە بۆ باشترکردنی ئاستی هۆشیاری تاک هەڵیاندا ئەوانە پێشکەش بە بینەران بکەن سپاس بۆ تۆ من زۆر سپاسی هاتنتانەکەمەوە و بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم کە جارێکی تر توانیمان ئەم دەرفەتە بەدەست بهێنین و دەرفەتتان بە منی یاکە قسێکی دووسالێکی ترمان هەبێت لەسەر پەروەردە و چەند بابەتێکی دیکە سپاس بێگومان کورسات جوانە بە میوانەکانی کە ماڵی خۆیانن بە بینەرەکانی و بەوەی کە جێی متمانی ئێوە بووە. دەستخۆشی بۆ ئەو کارمان سەحەر سپاس بۆ خاتووارانیش کە یەکێکە لەو میوانانەی کە بەردەوام لەسەر بابەتی پەروەردە و منداڵ و شێوازی پەروەردەکردن کەمە بابەتێکی زۆر گرنگە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ و زۆر گرنگی پێین چونکە مناڵ ئایندەی کۆمەلگاکەمانن بابەتێکی کە هەیە زۆر گرنگە ئەویش لە پرۆگرامی ڕۆژێکی زۆر گرنگی پێدەین ئەویش بابەتی تەندروستیە کاوکارمان لانە ئامادەیکرۆ پێم خۆشە خۆی ڕوونکردنەوە با دەست خۆش بێ سەرکۆ بگومان ئەو کتۆ باسی لێوە کرد بابەتی تەندروستی خولایانی تەندروستیێکە لەو بابەتە زۆر گرنگانی کە هەرێک لە ئێمە لە هەر شوێنەکە باز لە بابەتی تەندروستی پێ بە تامەزرۆیەوە گوێی لێ ئەگرین و بینەری ئەبین بۆیە پرۆگرامی ڕۆژێکی نوێژ بەدەر نییە لەم بابەتە هەمیشە بە بەردەوام هەوڵمان ناوە ڕۆژانە بابەتی تەندروستیمان هەبێ پزیشکە بەڕێزەکان بێن لە شاشە ڕەنگینەکەی کورسات و بە تایبەتریش پرۆگرامی ڕۆژێکی نوێ و زانیاری تەندروستی بە ئێمە و بە ئێوەی ئازیزش ببەخشن پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەتاوەکو ئێستا 4930 بەرنامەی تیاپە خشکراوە لەم 4930 پرۆگرامی کە پێشکەش کراوە نزیکەی 200,000 میوان بەشداری ئەم پرۆگرامەیان کردووە کە لە نێوەندی شانە بگومان پزیشکیش بوونی هەیە وکوتم ڕۆژانە ئێمە گرنگیمان بە بابەتی تەندروستیەوە بە تایبەتر ئەگەر باسێک لە بابەتی تەندروستی دەرونی بکەم ڕەنگە زۆرتر یاخود پێشتر کەسێک بەلایەوە شەرم بوو بێت کە سەردانی پزیشکێکی دەرونی بکات بۆ ئەوەی کە بتوانێت چارەسەری دەرونی وەرگێ بەڵام پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەر لە زاری پزیشکە بەڕێزەکانەوە ئەمە باسەکەم خۆیان باس لەواکەن پرۆگرامی ڕۆژێکی نوێ دەواازەیەک بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا بە تایبەتر لەسەر بابەتی تەندروستی دەرونی من لەسەر ئەم بابەتە لەگە زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەد ئەمین کە بەڕێزیان پسپۆری نەخۆشیە دەرونیەکان چەنەها جار لە پرۆگرامی ڕۆژێکی نوێەوە زانیاری بە ئێوەی ئازیز بەخشیوە لەگەڵ ئەوە ئەم بڕگەیم کردووە با پێکەوەی گوێ بیستی بین و بینەریشی بین. خۆشەویستان سڵاوتان لێ بێم کاتتان باش بێت یادی یوبیلی زیوینی دەستگای میدیای کورسات لە سەرجەم بینەرە خۆشەویستەکانمان و تاوی هاوکارانمان پیرۆزەکەین بگومان پرۆگرامی ڕۆژێکی نوێژی یەکە لە پرۆگرامە دیارەکانی دەستگای میدیای کورسات کە ئەم ساڵ 20 ساڵ بەسەر پەخشکردنی ئەم پرۆگرامە تێپەڕ ئەبێت بۆیە هەر لە پرۆگرامی ڕۆژێکی نوێەوە چەنەها سێکتەری جیاجیا ڕۆژانە گفتوگوی لەسەرەکرێت یەکێک لەو بابەتانەی کە هەمیشە بە بەردەوام گفتوگوی لەسەرەکرێت بابەتی تەندروستیە ڕۆژێکی نوێ بووە بە دەواازەیەک بۆ گواستنەوەی بابەتە تەندروستیەکان لە پسپۆرانەوە بۆ بینەرە خۆشەویستەکان هەر بۆیە ئەمڕۆ لەم بەشەیە ئەمانەیە لەگەڵ یەکێک لەو پزیشکە بەڕێزانە گفتوگۆ بکەین کە چەنەها جار لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ زانیاری بە ئێوەی ئازیز بەخشیوە بۆیە تاکۆتای ئەم بەشە لەگەڵمانە بن بۆی کە بزانن پرۆگرامی ڕۆژێکی نوێ چۆن کاریگەری لەسەر هۆشیارکردنەوەی هاوڵاتیان کردووە لە لایەنە تەندروستیەکەیەوە.
ئازیزان ئەمڕۆ بۆ ئەم مەبەستا هاتوون بۆ لای زۆر بەڕێز دکتۆر نزار محەممەد ئەمین کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان چەنەها جار لە شاشەی کورساتەوە لە پرۆگرامە جیاجیەکانەوە زانیاری بە ئێمە و بە ئێوەش بەخشیوە. دکتۆر گیان سڵاو لێ بێم کاتۆ باش. سڵاو لە ئێوەی شو بەخێر بێن بۆ شوێنەکەمان. زۆر سپاس بۆ تۆ دکتۆر بەڕێستان چەنەها جار هاتوون بۆ نێو دەستگای میدیای کورسات لە پرۆگرامە جیاجیەکانە زانیاریت بە ئێمە ببینە لە خۆشەویستەکانمان بەخشیوە ئەم ساڵ کە یوبیلی زیوینی کورساتە بەڕێستان چ پەیامێکتان هەیە؟ پڕ بەدڵ لە کانگای دڵمەوە پیرۆزبایی لە کورساتەکەم بە بۆنەی یوبیلی زیوینی دروستبوونی و پێم خۆشە کەوا ئێوە هەستەکەن یا پێزانینتان هەیە بەو بەشداریبوونەی من لە پرۆگرامەکانی ئێوە و هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و بەرەو پێشەوە بڕۆن. زۆر سپاس بۆ تۆ دکتۆر. دکتۆر ئێمە وەکو ستافی پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەم ساڵ پرۆگرامی ڕۆژێکی نوێش پێێنێتە 20 ساڵی تەمەنیەوە چەندها ساڵە خزمەت بە بینەرە خۆشەویستەکانمانەکەین. ئەمێ باسێکی ئەومان بۆ بکەی با بزانین کاریگەری پرۆگرامی ڕۆژێکی نوێ بە شێوازێکی گشتی بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا لەسەر لایەنی تەندروستی ئێوەی پزیشکان بە تایبەتریش ئەگەر باسێکی لایەنە دەرونیەکەی بکەین چ کاریگەریەکی لەسەر کۆمەلگا دروست کردووە؟ بەڵێ طبعا من شەرەفی ئەوم پێبەخشراوە لە ئەڵقە یەکەمەکانەوە لە ئەڵقە یەکەمەکانی ئەم بەرنامەی ئێوە بەشداریم کردووە و لە سەرەتاوە کۆمەڵێک زانیاری وشتیوان بەخشیوە بە خەڵک بەڵام پێم خۆشە ئەوە بڵێم کە سەرەتاکان ئەوە نەوشیاری دەرونی نەبوو لە کوردستانە حتا لە ناو دەستگاکانی میدیاشان نەبوو بە پێشنیازی من کۆمەڵێک بابەت خرایە ڕوو بۆی بکرێ بە بابەتی بەرنامەی ڕۆژێکی نوێ و لە یەکەم ئەڵلقەکانەوە دەستیان پێکرد ئەو کاتە تەنها خۆم دکتۆری ئەخسایی بووم ئەوانەی تر خوێنکار بوون بەڵام ئەوانیشمانە هێنا بۆ ئەوەی بەشدار بن بۆ تەنها یەک کەس نەبێت لەبەرەوە بەڕاستی وا هەستەکەم کە کاریگەریەکی زۆری هەبوو طبعا شتەکە یەکلایەنە نییە یعنی کۆمەڵێک لایەن هەیە کە بوو بە هۆکاری پێشکەوتنی وشیاری لە بواری نەخۆشیە دەرونیەکان لە ناو کوردستانە بەڵام وا هەستەکەم ئەم بەرنامەی ئێوەش یەکێک بۆ لە کاریگەریە سەرەکیەکان بۆ بڵاوبوونەوەی ئەو هوشیاری دەرونیە لە ناو خەڵکە و ئێستا تقریبان وردە گەشتنەوە قۆناغی کە خەڵک پێی عیب نەبێ باسی نەخۆشە دەرونیەکان کایا بڵێ من نەخۆشی دەرونیم هەیە. کاوتە دکتۆر تۆ هەست بە و جیاوازیاکەی لە چاوڕابرد و ئێستا کە خەڵک هۆشیاری زیاتر بۆ بەم بابەتی کە بەڕازت باسی لێەوە بێگومان لە دوو لایەنەوە لایەنی یەکەمی کە ئێستا خەڵک سەیریەکە ینی جاران خەڵک سەیریشی ناکرد هەر پێی عیب و تەماشای بکە دووهەمینیشی کە ئێستا هەست دەکەین شتێک ئێمە پێڵێن لەکە واتە وەسما یعنی وەکو ستیگمای پێڵێن بە ئەنگلیزی ئەوە یەکێکە لەو هۆکارانەی کە خەڵک خۆی دوورە خاتۆ لەم بابەتە ئیتر ئەگەر بەرنامە پێشکەشکار بێ ئەگەر پرۆدیوسەر بێ ئەگەر ئەو دکتۆرە بێ کە باسیەکە ئەگەر ئەو نەخۆشە بێ کە نەخۆشەکەیشی تایە وا هەستەکەین وردە ئەوە کاڵە بێتەوە کۆمەڵێک هۆکار هەیە کە ئەمە کاڵ بۆتەوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بەڕای من دەستگای میدیای کورساتێکەوە ئەم هوشیاریە دەرونیە بڵاوکاتەوە لە ناو خەڵکە. زۆر سپاس بۆ تۆ دکتۆر بێگومان هەم بەڕێزت هەم پزیشکانی هاوڕێی بەڕێزیشت لە زۆرێک لە پرۆگرامەکانی کورساتە بەشداریان کردو بە تایبەتریش ئێمەکو پرۆگرامی ڕۆژێک نوێ بانگشتی زۆرینیمان کرد بۆی کە بتوانین باشترین و دروستترین زانیاریەکان پێشکەش بە بینەرەکانمان بکەین. ئەمەوێ باسێکی ئەومان بۆ بکەی بەڕێزت بۆ ئەوی کە وەکو خۆت باس لێوەکرا لە سەرەتای دروستبوونی پرۆگرامەکە و بەڕێزت توانین چه هاوکارێکی باشی ستافەکە بیت. لە ئێستا پێشنیارت چییە بۆ پرۆگرامی ڕۆژێک نوێ بە تایبەت بۆ ئەوەی کە بە شێوازێکی باشتر کار لەسەر بابەتە تەندروستی دەرونیەکان بکات؟ بێگومان ئێمە بێ حقیقەتێک بڵین کەوا کورسات لە هەناوی تەلەڤزیۆنی خاکەوە لەدایک بوو من لەو کاتەوە بەڕاستی بەشداریم ئەکرد لە چاوپێکەوتنەکانە پێشنیازەکەم لە یەک شتا بەڕاستی کۆ ئەبێتەوە ئەویش حتا بکرێ تەرکیز لەسەر ئەوە بکرێ لابردنی ئەوەی کە باسم کرد واتە ستیگما واتە پەڵە واتە ئەو خەڵکە بەلایەوە عیب نەبێ باسی نەخۆشیە دەرونیەکان بکرێت بەلایەوە عیب نەبێ بڵێ من نەخۆشی دەرونیم هەیە بەلایەکۆ عیب نەبێ بڵێ من نەخۆشی دەرونیم هەیە و چارەسەر وەرەگرم من ناو ناڵم بەڵام شخصێکی زۆر بە ناوبانگ هەیە وابزم هەر لەم کورساتە مقابلەی کرا وتی من خۆم شخصەکە زۆر بە ناوبانگە لە کوردستان هونەرمەندێکە وتی من خۆم نەخۆشی دەرونیم هەبوو و چارەسەریشم وەرگرت و توانیم زاڵ بم بەسەر نەخۆشیەکەمە ئەوە بەڕاستی ئەگەر تەرکیز بکەنە سەر ئەم شخصیەتانە بەڕاستی ینی هەنگاوێکی زۆر باش ئەبێ بەرەو پێشەوە. زۆر سپاس بۆ تۆ دکتۆر
زۆر ماندوومان کردی سوپاس بۆ ئەوەی کە ئەو کاتت ئەمڕۆ بە ئێمە بەخشی دەستە خۆش بە دووبارە سپاسانەکەم و بەخێر بێت زۆر سوپاس. ئەسڵای بەگەی توێ دەست خۆشلانە بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە ئەسە چینە لای گۆرانێکی دیکە کاکسەنگەر گۆرانێکی دیکەمان پێشکەش بکە گۆرانێکی شاد بەڵێ باش دردم تاوتاوە هەیداوەی بیداو هۆ دەردم تاوتاوە سیروان لە ناڵم هۆون شوبی ئاوە سیروان لە ناڵم هۆون شوبی ئاوە دەکردمان کرمانە جەلسەکەی لایلۆنە کرمان کرمانە جەلسەکەی لایلۆنە جا حاڵی من بێ برە حاڵی تۆ چۆنە جا حاڵی من بێ بێ حاڵی تۆ چۆنە نەی قربان جاك لك باريق خم بم قربان جاك لك باريق مردون درداني ولا خبري تاري مردون درداني ولا خبري تاري داي كرمان كرمانو جلسة كي لايلونا كرمان كرمانو جلسة كي لايلونا جا حالي من بيه داي حالي دوتشونا جا حالي من بيه ولا حالي دوتشونا الله مجيد داوای دڵم کەی جایکەم بە خەڵەت داوای دڵم کەی جایکەم بە خەڵەت کردمان بە گرمە وەرە وەڵا لە کورسان کردمان بە گرمە بیندا خۆ لە کورسان دەی کرمان کرمانە و بەزمەکەی لایلۆنە کرمان گرمانە و بەزمەکەی لایلۆنە کاکە سەرکۆژیان ئەو بەزمە و بێ چۆنە ئافرم چۆپی ئەو بەزمە و بێ چۆنە ئەڵڵا الله أوتا باي باي رشف وشيوة ورشتر لباني رشف وشيوة ورشتر لباني يا خواب كرمي كرا ايضين قراني
يا خوام خربي براي الوراني شوفي قرتوا ولا باش ليدا زاني شوفي قرتوا زا باش ليدا زاني دا كرمانو زلسكي لايلونا كرمانو زلسكي لايلونا جا حالي من به دي حالي دوشونا جا حالي من به دي حالي دوشونا الله هروي بالاد ببيني لما مينو من هي لما مينو من لبين الدنيا لدنا شنو لدردي لدنا ياي داي كومل ششوري لمل كومل ششوري لمل ومدم دينم خوش الكها زيران شاوكم وبرا مالكم دي زيران شاوكم هاي بشير بلرمي هاي فرم شوفي هروي ولاي ديكي من الله ومني بكي يا ما قرو قلبي يا ما ياي هاي كومل ششو اوري لمل كومل ششو اوري لمل ومدم ديانم خوش الكها زيران شاوكم وبرا مالكم دي زيران شاوكم اشي هركاس نيبي دو دوستو ياري سر مقري لفر صبحو يواري دي دم وياو هاي كومل ششو هوري لمل كومل رباس بوتم وشل ها زيران ساوكم دي زيران ساوكم ها زيران ساوك هواتا هريوي او تشوف في شيء او تشوف في شيء تشوفي لك شيء ها تشوفي لك شيء لخوة مداوايا اتشوي لي شيء ها اتشوي لي كومل ششو اوري لمل كومل ششو اوري لمل ومدم ديانم خوش الكها زيران ساوكم ها كبرى ما عرف
خۆش بێ دەنگ خۆش بێ دەستان خۆش بێ ماندوو نەبێن دەستان خۆش بێ دەستان خۆش بێت بەرشتان ساغ بێت کاک سەنگەر وەڵای گلیم هەیە والله زۆر گلیم لێ هەیە یەک ساعت سەرچۆپیم گرت کە چێڵە سەرچۆپی نازانی بابا لە وڵای ئەو چۆپی گەشە سەرچۆپی نازان ئەو چۆپی گەشە چۆپی کێشێ لە خۆم داوایش پێنێشێ ناو بۆ سەرکۆ بوو کاک سەنگەر بەڵێ ئەگەر لێ بوو کاکرێبازمان هێنای ئەڵپەرکێکە کاکرێباز جوان هەڵەبەرێ ماشەڵڵا وڵای زۆر جوان هەڵەپەڕێ دەستیەم و لایەک خۆش بێت هاوڕێانی ئازیز بچینە لای بڕگەیەکی دیکە چاوپێکەوتنمان لەگەڵ بەشێکی دیکەی کارمەندانی دەستگای میدیایی کورسات شاشە جوانەکەی کورسات کردووە نازانم چوومەتە چ بەشێک با ئێمە و بینەرانیش بینەر بین فەرموون. ئازیزان و خۆشەویستانی ئەمە لە یادی 25 ساڵی دامەزراندنی شاشە جوانەکەی کورسات شاشە ڕەنگینەکەی کورسات سەردانی بەشەکانی کورسات ئەەکەین لێدوانی زۆرێک لەو کارمەندە ماندوونە ناسانە وەرەگرین کە دڵسۆزانە ماندوونە ناسانە کارەکانی خۆیان ئەەکەن. ئێستا من لە بەشی ئەرشیفی کورساتم بەشێک پراوپڕ لە ئەرشیفکردنی زۆرێک لە بەرنامە جیاوازەکانی کورسات هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تاوکو ئەم ساتێ ئێستا چەندین بەرنامەی جۆرا و جۆر لەم جێگەیە لەم شوێنە لە ڕێگەی ستافە ماندوونە ناسەکەەوە کاری خۆیان ئەەکەن و ئەرشیفەکەن و جگەلەوە چەندین فیلم و دراما و دۆکۆمنت و بوارە جیاجیاکان لە نێو ئەرشیفی کورساتە زیاتر دەوڵەمەندە ئەچینە لای کاک پشتیوان هەستەکەم سەرقاڵیشە ئەمڕۆ ئەم کاتی بە ئێمە بەخشی کاک پشتیوان سلااوت لەوێ دەم کاتت ئەم کاتۆ باش سپاس مەمنونە سپاس یامی بەڕێستان چییە لە یادی 25 ساڵی دامەزراندنی شاشە ڕەنگینەکەی کورسات پیرۆزباییەکەم سوپاس بخوا کەم ساڵی شتوانیمان ئەم یادە جوانە بکەینەوە پیرۆز بێ لە هەموو هاوکارانم لە برادەران لە ژوورەکە لەگەڵ هەموو خۆشەویستانە. کاک پشتیوان پێمان بڵێ ئەرشیفکردنی کورسات ساڵانە بێگومان بە چەندین قۆناغی جیاواز تاوای بەرنامەکان ئەرشیفەکرێت. شێوازی ئەرشیفکردنی کورسات چۆنە لە قۆناغی سەرەتای دەستپێکردنی کورساتەوە تاوەکو ئەم ساتی ئێستا؟ بیدایەت لە کورسات بە کاسێت بوو هەتا ئەم ساڵانی دوایی هەم کاسێت بوو کە بووین بە HD ئێستا کاسێت نەماوە بۆ بە هارد ئێمە لەسەر سیستمێکی هارد بەرنامەکانمان ڕۆژانە کە بۆ مانیەت هەمووی ئەرشیفیانەکەین. ئێستا بۆ نمونە ڕۆژێکشینۆ کە بە لایڤ ڕات ئێمە لە 9 بۆ 11 کە بەرنامەکانمان هەیە کە تەواو بێت دەهێنینەوە لای خۆمان میوانەکان چیتیایە هەموویە نووسین سکرپتی خۆمان هەیە لە بەرنامەکان بە ئام هەمووی لایڤەکان بەرنامە ڕیکۆرد کراوەکان هێنینەوە لێرە کۆدێکمان هەیە و کوی لەگەڵیدا ڕێکەوتوین کۆدەکانیان نینە و ئەرشیفیانەکەین ئیتر جاری وایە ئێستا بۆ نمونە یادی کورسات هەموویە داوای شتەکە کە یەکیان داوای پێویستیان بە مادە کۆنەکان هەیە داوایەکەن ئێمە ئیتر بۆیان حازرەکەینەوە ئەیان نینێ. کاک پشتیوان بۆ ئێمە و بۆ بینەرانی خۆشەویست طبعا پێش دەستپێکی بەرنامەکە وعدی ئەوە زیاوتە بەسەر هاتێکی خۆش ئیتر مەڵێ نایزانم ێستا لەم دەقای جنە بە خەیاڵمە وەڵاهی قسەی خۆش مەگەر بلەم دوسێ ڕۆژەی پێشوە کە عوسمان نووری هاو بۆلام دانێکم فەحسی بەرنامەیەکمە کرد هادوتی زۆر مەشغوڵ بوو مێشکم وتی پشتیوانەوە ڕیکلامەکەشم بۆ نردوتم دەمێکە دابەزە کوڕەتی بۆ گاڵ تاکە ئێستا نردوم هێشتاوەرە نەگرتیوە ئەوڵاوە یادگاریی خۆش بوو لەگەڵ کە عوسمان نووری هاوە کردمان برادرانیش لەیا پێەکەنی ناوم تێم با بەگۆڵای شەوەرم نەگرتووە چی وەرمان گرتووە ئەوە لەیا کەوت ماڵە لەبەری مێشکم زۆر مەشغوڵ بوو هیچ یادگاری خۆشی کە هەیە بەس بەخوا ئێستا بیرم نییە. خەیناکە کاک پشتیوانگیان کۆمنتی بەڕێستان دوا کۆمنتی بەڕێستان بۆ ساڵی تازە چی ئەبێت پلان و بەرنامەکانتان؟ وڵای شەڵا هیوادارین کورسات بۆ ئەم ساڵ پڕ بەرنامە بێت بەرنامەی جوانمان هەیە بەرنامەمان هەیە
پلانی بەرنامەی تەوەڵی سەری دڵخە و لای مۆبایلەکەی قینار قسەمان بۆ بکە ئادا لی تێگام ئەمەش مۆنتێرێکە یەکێکە لەوانە کە هەر ئەیکا زوو داوای ماداگا لێم مادەشتیانەیە دەیانێ بۆ یادی کورسات بەکاری بێنن ئەوەیە تەلەفۆنەکە لە سێنێک لە سێنێگە لە شتم بۆ دانەیتر پلانە تازەکانتان کەشف ناکەن خوا حتممە نەمانەوێت خۆی هیچ بەڵام ئیتر پلانیشمان هەیە بەڵێ بەرنامەی جوانمان هەیە بەرنامی باشمان هەیە بەڵێ ئیشەڵا لە ساڵی ئایندە هەمویان پێشکەشی بینەرە خۆشەویستەکانمانە خۆش بە کاتە بە ئەو مۆنتێرە بە ڕێزەش زۆر چاوەڕێنەکە جوابی بەرەوە فەرموم چینە لای کاکداخەس بە ڕێزیشیان زۆر ماندووە بەن سلااو لێ بێدەمە کاتت باش مژید مەمنون بەخێر بێن کاک پشتیوان هەر سەرقاڵی مۆبایلەکەی بوو تۆ سەرقاڵی ئەرشیفکردنی چی بوو ێستا لەم کاتێ من ئێستا برادرانی ڕۆژێکی نوێ داوای هەندێک مادەی کۆنیان کردووە خەریکین ئەوانیان بۆ جیاکەینەوە بۆ بەرنامە بەکارێنەوە کارمەندانی بەڕامی ڕۆژێکی نوێ چۆنە بەرنمەکە چۆنە بینن کە بۆ ماوەی دوو کات ژمێر ئەرشیفی تاوی بەرنمەکە لە لای بەڕێستانە من خۆشم یەکێکم لە کارمەندانی بەرنمەکە هیچ کلەی و گازندەیەکتان دەستان خۆش بە سەرکەوتوون ئەوەیە جاری وایە ڕۆژێکی نوێ لە پڕ داوای کاتێکی زیاترەکەن جاری وایە سکرپتەکە تێکەچێتەوە ئیتر ئەوەش جاری وایە بەدەست خۆشیان نییە میوانێک درەنگترێت یان جاری وایە پرسیارێک زیاترە کرێت کاتەکە درێژە کرێتەوە یان گۆرانی بێژە کە جاری وایە ڕاستە خۆی کە شتێکە زیاتر کاتیان پێویستە شتێکی ئاسایی ینی ئەگەنا ئەو گلەی هیچ گلەیەکمان نییە و لە شان ساغ سەرکەوتوون داغاز ئەوەی کە لەوێنەکانی شایبینن کە کەمالی هاوکار مەگەروێنەکان بگوازێتەوە لێرە ژمارێکی زۆر با بڵێن ئەم شاشانە هەیە و جگەلەوە هەندێک ئامێری تایبەت یاخود پێویستی تریش هەیە بۆ ئەرشیفکردنی تەواوی بەرنامەکان بۆ ساڵی ئایندە پلان و بەرنامەکانتان چۆن ئەبێت کە ئەرشیفکردنی تەواوی بەرنامەکانی کورسات بە شێوازێکی زۆر باش وەکو پێشتر کە چۆن کراوە بەو شێوازە ئەرشیف بکرێت خۆشبەختانە کورسات بە کۆمەڵی قۆناغی قۆناغ بە قۆناغ بەرەو پێش چووە پیتایەتی دامەزانی کورسات پەخشکردنەکەی بە VHS بووە قۆناغی دواتر بوو بە دیڤیکام ئێستا خۆشبەختانە بووین بە HD ئینشەڵا لە داهاتووە هەوڵی 4K و کوالیتی بەرزترین ئێستا هەموو ئەرشیفکردنەکان هەمووی بەهاردا جاران هەمووی بە کاسێت بوو ئێستا ئاسانتر ئەرشیفەکرێت و ئەدۆزرێتەوە خۆشبەختانش لەم بەشە هەموو مادەکان زۆر بەباشی پاراسترا و زۆر بەباشی ئەرشیف کراوە بە ناوی میوانەکان و بە بێژەرەکان و بە بابەتەکان و ینی زەحمەتە مادێک لە کورساتە هەبێ و نەدۆزرێتەوە خۆش بێت جهودی هەموو برادران کە ئەوەی کە ئێستا لێرێ و ئەوانەی کە پێشتریش لێرە بوون خزمەتیان کردووە زۆر ڕاستە با بچین و لای کاکپشیام زین پامی ئێستا بیرم کەوتەوە زۆربەی ئەو خوێندکارانەی کە ماستەرێن نوێستا هەمووی لەسەر دەستی ئەرشیفی کورساتە ئەمەنە مادەمان زۆرە دەوڵەمەنین زۆربەی زۆری هەر زۆربەی تەلەڤیزۆنەکانیش داوا لە ئێمەکەنەوە بۆ مەتریال و بەرنامە و شتەکانیان هەمیشەش دەستخۆش هەمیشە بەشی ئەرشیفی کورسات یەکێک کە لە بەشە هەرە گرنگەکان لەبەرەوەی تەواوی بەرنامەکان یەتەوە ئەم ژوورەی کە من ئێستاتەیەوەستاوم دووبارە دەستان خۆش بێت بێگومان ڕوانی لەیەک بەشا کۆکراوەوە هەم تەنسیقیشە هەم ئەرشیفیشانی تەنسیقی پرۆگرامەکانیش هەر لەم بەشا کتێسکرێت دانرێت چۆن تەوزیعکرێ بەسەر 24 کاژێنەرەکەیە مادەکان چۆن پەخشەکرێت دوای پەخشکردنەکەی اینجا ئێمە ئەرشیفیەکەین ینی تەنسیقکردنەکە لە پێش ئەرشیفکردنەوەیە ئەوەنە پرسیارمان کردیانەوەنە وەڵامی بەڕێز پێم وا بێت هاڵە قسە قسە ڕاکێشێ ئیتر بیرمانەوە بڵێن چی یادەوەرێکی خۆش یادگارێکی خۆش وڵایی یادەوەری خۆش ڕاستێکی زۆر هەیە بەس ئێستا لەم حاڵەتە بیرمان نییە ئەگەنا یادەوەری هەر زۆرەیە بەس هەموو جارێک وا ڕاهاتین کە مایک و کامرایەتە بەردەمت یادەوەریەکان بیر نایەنەوە گەنا یادەوەریمان زۆر هەیە ڕاستەکانە خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنتان سپاس بۆ تەواوی ئەم کارمەندە دڵسۆز و ماندوونە ناسانە کە لە بەشی ئەرشیفی کورساتن و سپاس و پێزانینیشمان بۆ تەواوی ئەو کارمەندانی کە پێشتر لەم بەشە بوون و ئەرشیفێکی دەوڵەمەندیان یاخود خزمەتێکی باشیان بە ئەرشیفی دەوڵەمەندی کورسات کردووە جا ئێستا پێمان خۆشە بچینە بەشێکی دیکەی کورسات کە ئەوانش بەشێکی دیار و دەرکەوتون بەشی پەخشی کورسات ئەو دەرگاکەشان سەرداخستون قەینا خەتای کاکشتووە با بچین بۆ لای بەشی پەخشی کورسات با بزانین ئەوانش کار و ئیشەکانیان چۆن بەڕێوە چێت
ماندوونەناسانە چەند ستافێکی بە ئەزمون دیار و ڕەنگە هەندێک کارمەندی تازەش هاتبێتنە نێو بەشی بەخشی کورسات بەڵام ئەوانیش خزمەتێکی بێپایان ئەکەن بە تەواوی بەرنامەکانی کورسات با بچینە لایەن و پرسیاریان لێ بکەین هاوکارم لەگەڵم بێت با بزانین سەرقاڵی چین سلااوان لێ بێت ئەم کاتتان باش بێت بەخێر بێن یاخوا بەخێر بێن زۆر سپاس لە ساڵیادی شاشە ڕەنگینەکەی کورساتە ئەتانێت چ پامێک بخەنەڕۆ پێشەکی پیرۆزبایی ساڵیادی 25 ساڵی ساڵیادی دامەزرانی کەناڵی میدیای کورساتەکەین لە هەموو هاوپیشەکانمان و هەموو کارمەندانی کەناڵە جوانەکەی کورسات و هەموو ئەو هەوڵاتیانی کەسی کەناڵەکەمانەکەن هیوادارین لە ساڵی نوێشە کاری جوانتر و باشتر پێشکەشکەین بە هاوڵاتیان خۆش بێت با بچینە لای ئەم هاوڕێیەمان هاوڕێ سلااوت لەبێت بێگومان زۆر سپاس بێگومان پێشتر ئاماژەم پێکرد بەشی بەخشی کورسات یەکێکە لە بەشە هەرە گرنگەکان وەکو چۆن بەشی ئەرشیفیش بەشێکی گرنگە سەرجەم بەشەکان گرنگن بەڵام ئەم دوو بەشە ئەرک و مادووبوونێکی زۆر لەسەر شانتانایە ئێوە ڕۆژانە لە کاتژمێر چەند بۆ چەند لێرە ئامادا بن و کارەکانی خۆتان ڕاڕەن ئێمە ڕۆژانە بە سێ وەزبەی داوام هەمانە لە وەزبەی بەیانیان وەزبەی بە ئێواران وەزبێکی شەو ئەمێنێتەوە تا بەیانی خەفەریاتی پێڵی ئێمە بەیانیان تقریبان 8 بۆ 4 ئێواران 4 بۆ 11 شەو لە دوای ئەوە خەفەرەکەمان لێرابێ بۆ ئاگادار بوون لەوە بەتانی کە لە پەخشی ماڵانەیە بەسەراتێکی خۆشمان بۆ باز ناکەی بەخوا بەسەرهات بەکەڵینا بۆ یێرە باشە هیچ ئاستەنگێک لە کاتی بەرنامەکە ناتۆتە ڕێگەتان کە ئێوە بە زووترین کات چارەسەری ئەو ئاستەنگەتان کردن جاری وای ئەمە سیستەمەکان پلەیلیستە باشە پێویستەکە ئەرشیف تەنسیقمان لەگەڵانە هەیە بۆ ئامادەکردنی پلەیلیستی ئەو ڕۆژە ئەو بابەتانی کە ڕۆژانە دەوچێتە پەخشی ماڵانەوە ئەوان بۆماندانن جاری وایە کێشە لە خابوونەوەی سێڤەرەکان ڕۆیە ینی هەنێ مشکلەشی ڕۆیە پەیوەندی بە ئایتیۆکەی خێرانە سەر بەچینە لای ئەم هاوڕێشمان بزانین لێدوانی لێوەرگرین باشە سەرقاڵە دیارە کێشەیەک نابێت بێگومان ئەمەش بەشە دیارەکەی دەستگای میدیایی کورساتن کە هەمیشە کارمەندەکان با بڵێن بە شەفتەکان لێرە دەوامی خۆیان ئەکەن و کار و ئیشەکانی ڕۆژانەیان زیاتر ڕایە ئەماش وتەی هەندێک لە هاوکارانمان بوو لە دەستگای میدیایی کورسات کە ڕۆژانە و ئەکەن بەرنامەکان بە شێوازێکی زۆر جوان پێشکەش بەوەی عزیز و خۆشەویست بکرێت جا کاتێکە بەیەکەوە لەگەڵ ئەوەی گوێمان لە وتەی هەندێک لە هاوکارانمان ئەگرد و ئێوەش لە ماڵەوە یان لە شوێنی داوامەکەتان لەگەڵ کاکسەنگەریش تۆزێک قسەمانە کرد لەسەرەوەی کە ماشەڵڵای لێبێ باسی یەک با بڵێم گەشتی خۆی کرد لەماوەی ئەم چەند ڕۆژە هزار ماشەڵڵای لێبێ ئەوێ ئاەتی قورسی بۆ بخوێنی ئەوە حەفلەتەوە بۆ چاو خراپە تۆ بڵێ واز لەوە بێنە مەسەلەیش کە بژەڕۆ بڵێ هەستەکەم تۆ ینی ئەبێ ئامیری گەشت ئەیگە پێم ناڵێ هەست دەکەم ئەبێ تیارێکی خۆتێ بێ وا بڵێ هەمووی بڕێ و ماشەڵڵا لە وەڵای ئیتر ئەزانی چۆنا چکە ئێمە لێرە لایڤ موزیک و شت زۆر دەکەین حەفلات دەکەین بەڵام خۆتان نەزان لە تاراوگەشت کوردان زۆرن پێویستیان بەوە یەکێمە پشینە لایەن ئیتر سەردانێکی ئەوەیەکەین نەورۆزانە سەری ساڵانە ئەمە لەوەیە کە تۆ چەنە ئیشی جوانت کردە قسەمانە یەخوە ماشەڵڵا لێبێ بەس ئێسم سەرسامی بۆی کە چۆن فرای ئەمانە کەوتی لە هەر هەزی لە گەشتەکانە وەڵا بەتەمام ئەم سەری ساڵە بەس کۆتەر بڕۆم وەڵا گەشتەکان چی بوو ئەوە هەر بەڕاستی بە برادرانی شمود ینی تۆزێت سیر بوو من 30 مانگ بەیانەکەی لە مصردان بووم نیوەڕۆکەی لە پاریس بووم ڕستمم دانا ئێوارەکەی لە عەمان بووم شەو لە هەولێر بووم نیوەشەو لە سلێمانی بووم ئیتر ئیش و کارەکەی باوەڕکەن بڵێ بچی خۆ مەعاش نییە مەزبوری گرانە کوڕ و زێمە ئەوە سەرکۆش هاتۆتە ناو بوارەکە بەس لەواتێترەوەنە ئیش نەمێنە کاکسەندە ئیشی ماڵەوەی ئەو برادێرێکمان گۆرانیشی وت
دنگی بەر نایانی پەرژنی خایمێ ئەم دەنگی خۆش مەقسەم ئەم نییە وتی چۆنە وتم سبێنێ لەگەڵ خۆمای تاڵ وتی تاو یانی خۆم حاضرم ئابەز ماڵەوە بەس باسی ئەوەمان بۆ بکە پێشەوەی کە لە ناوبڕەکەی بوون وتێ لە لایڤێکا بوو کەسێک لە دروی شارەتی بۆ کردوم حەزەکەم لایڤێک بووم زەلامێک هەر ئاوایە کردو ئاوایە کردو ئاوایە کە دوتم کاکە چڵکنی چیە منی جواب وتینەوە وەڵا گۆرانی حەمامەکە کاک سەنگەر لێزانی چۆن تێوگەیت لە دوورەوە بوو ناگەش هەر بە زۆر بەقەت و ئاوای ئەڵێن شتێکی ئەڵەن کاگنووریش بەقەدەر تۆ پارەی بۆ حەمامە پێیان نەکرد وەڵای خۆمەلوان بوو بزەم کاتی خۆیان بەڕ پێوشت خەڵک خۆشتو برادران بازیش زۆر یادگاری خۆشی لایە بۆمان باسکە باشە ئەومان بۆ باسکە هی 2024 مامە باسکە کاگرێباز لە مەحەدی فنوجەمیلە ئەو لە بەشی میوزیک لە بەشی شانۆ بووم ڕۆژێک ئەڕاتەوە بۆ هەڵەبجە ئەومان بۆ باسکە کە چویتە ناو پاسەکە ئەوەی کە چوی پارەی هەر بێ بەسەر ئیترجێ ئاوایە کاگرێباز ئاگەر لێ زۆر باشە مایکەکەت هەڵکە کوژاوەتەوە بەڵێ ئێستا هەڵکراوە باسی من نەکەی کاتی لە تەلەبایەتی ماحەد طبعا ئەو سێ چوار ماهلە پێش بوومە یەک تەمەنین بەڕاستی من مەرحەلەیەک بوومەوە سێ بووم کاتی تەلەبایەتی ماحەد لێرە من لە هەڵەبجەوەم لێرە تەلەبە بووم ئیتر لە ئەخیری مانگەکە ئاها چۆنەڵی پارە و لێ ئەبڕا و ئیتر شتێکمان ناو نابوو فیشەکی ئەخیر پارەی چوونەوە بۆ ماڵەوەماندا ئەنا لە شوێنەکە پێ بمێنێ بڕۆینەوە بیرمار ئەو پارەیەم پێم بۆ کرێسیارەی بینی هەڵەبجە و سلێمانی وەڵای چه سەرکەوتم و پارەکەم ویستم پارەکەم مەبوو ئافرەتی سەرکەوت ناسراویەکمان هەبوو بەیەکەوە ئیتر منیشی هەر خۆمم لێ شاردەوە وڵا بینیمی وتم پورە ژیان بە عایدی من بێوتی ئاگڕۆڵە وەڵا ئەو سێزارە بۆ کاتە سێزارەکەیەوە ماوتم پێ ئێمرێکی نیەوتی بۆ کێتە وەڵاسمەوە بۆ ماڵە وەڵای تر بە پێ لێ ما هاتمەوە بۆ ئێرە تا ماڵەوە پارەیان بوو وەڵا دا هەفتەیە گەشتمەوە ماڵەوە شتێکی خۆش بەڕاستی دەست خۆش بێ دەست ڕاستی ئەوانیش بەسەراتی ڕاستی نەخۆشە بەسەراتی ئەڕێبەی تەندروستی باش نییە قەی ناکە یاڵا کێشە نابێ هەمیشە تەندروست باش بێت ئەو کۆکێکی شی کرد تۆ منێ توشکرد لێرە هەر بمێننی شەڵا تەندروست دەستان خۆش جا ئێستا پێم وایە زایفی کەشمان ماوە کە بەشێکی زۆر گرنگ لە دەستگای میدیای کورسات هەیە بەشی دۆبلاژە کام بەشەوەی کردووە بەڕاستی لە ڕووی کوالیتی و لە ڕووی بەرهەمەکانەوە و بە شێوازێکی باش بەرهەمێکی زۆر جوانی هەبێت لەوەی کە ئێمە سوشیال میدیا کەشمان زۆر گرنگیە بە بابەتەکانی ناوکورسات چکە ئێستا هەموو مۆبایلەکەمان پێچی و ڕاستە خۆ گەرم بینێری پرۆگرامە نەبی لەوێ ئەیبینی بەشی دۆبلاژ کارێکی زۆر جوانی کردووە هەر لە ڕاپردوو هەتا ئێستا و هەتا ئێستاش لە کوربین خەڵک سری دراماکانەکاتەوە سری فیلمانە ئەکات بۆیە بەشێکە زۆر بە کوالیتی ئیشەکە بەشێکە کە ئەو بابەتانە هەڵبژێری لەگەڵ کەلتور و دابوونەریتی ئێمەیە ئەگونجێت کەواتە بزانین ئەو کەسانی لەم دۆبلاژەیە کارەکەن چیان بەڕاوبۆچوونیان چیە لەسەر کورسات بابێ کۆپی خۆشەویستان ئێستاش هاتوین بۆ بەشێکی دیکەی دەستگای میدیای کورسات کە ئەویش بەشی دۆبلاژی کورساتە بێگومان لێرەش ستافێکی پڕ لە ئینێرجی ماندوو نەناس ئەوانیش ڕۆژانە کاروبارەکانی خۆیان ڕایەکەن و درامایەکی زۆر باش پێشکەشی شاشە جوانەکەی کورساتی ئەەکەن پێشکەشی بینەرانی خۆشەویستمانیەکەن بێگومان ئێمەش ئەچینە لای بەشێک لەو ستافە ماندوو نەناسانە بابزانین پەیامیان چیە بۆ ساڵیادی کورسات و ئەو دراما تازایانش کە لەم ساڵە زیاتر بەرهەمی ئێن و زیاتر لە کورساتەوە بەخش ئەکرێت چی لە خۆگرێت ئەچینە لایەن و ئێوەش لەگەڵ مانابن
سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش بێت سڵاو بەخێر بێن ئەم کاتتان باش لە ساڵیادی کورساتە پامی پیرۆزباییتان بنێن پیرۆزبایی گەرمی خۆم ئاراستی کەناڵە جوانەکەی خۆمان کورساتەکەین هەر بەرز و پیرۆز و گەشاوە بێت ئێستا سەرقاڵی چی بوو؟ سەرقاڵی ئیش و کارەکانمانین حەڵقەیەکی تازەمان لە بەردەستایە و مەشغوڵی ئاین ئێستا سوپرایزە پێمان ناڵێ حەڵقە تازەکە چیە؟ وابزانم لە پەخشایە ئەڕوات نانە ساڵی تازە دراماکە با بڵین پەخشەکرێت لە کورساتە؟ نانە ناڵم لە پەخشایە ئێستا بینەرە ئازیزەکانمانیان بینن سپاس بۆ تۆ بەچینە لای بەشێکی تر لەو کارمەندانەی کە ڕۆژانە لێرە سەرقاڵن لا کچان و کوڕان کاروبارەکانی خۆیان ڕۆژانە ڕایەکەن سڵاوتان سڵاو لێوەش بێت چاوەکەم بۆ یادی کورسات ئێوەتانێت چ پامێ بخەنە پیرۆزبایی 25 ساڵی دامەزرانی کورساتەکەم لە هەموو بینەرەکانی کە ژمارەیەکی هەموو کەناڵەکانە پیرۆزبایی لە هەموو گەلی کوردیشەکەم بە بۆنی سەری ساڵەوە هیوادارم ساڵی 2025 مای خۆشحاڵی بێ بۆم لێ بێگومان ئەوەی کە هەیە بەشی دۆبلاژی کورساتیش بەشێکی هەرە گرنگی دەسێ میدیایی کورساتە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تاوەکو ئێستا چەندین درامای جیاوازی پێشکەشی بینەرەکانی کردووە بۆ ئەم ساڵ تا چەند بە گڕوتینێکی زیاتر و هاوشێوی ساڵانی ڕابردوو خۆتان ئامادە کردووە بۆ درامای جیاواز بۆ هەموو کارێک ئامادەین ئێمە کۆستافێکی ماونەناسی دیتر لە گەنجەوە تاکو بۆ تەمەنەکان درامامان هەیە کارتۆنمان هەیە درامای بیانیمان هەیە زیاتر ئیش لەسەر کۆریەکەین چکە بینەرەکانی کورسات حەزیان بە درامای کۆریە زۆر کاتەڵێ دووبارەشیکەن و دراما کۆریە بەڵێ ئیشی دوایە چەند درامایکی زۆر جوانمان هەیە کە خەڵک داوای دووبارەکردنەوەیەکە هیوادارم بەدڵێم ولایە بێت وەکو دۆبلاژی کورسات بەسەراتی خۆشت لایە وڵای ئەو نە زۆرە باسە یەکێک لەو بەسەراتە وڵای ئێستا یەکێک بۆ ئێمە بۆ بینەران وڵی زۆر دووبارەکردنەوە شت زۆر ڕوویە لە ژوورەوە جایوایەتە لە وشتەکرێ بێت هەمای پێەکەین بۆ مامانی تر بەشێکی گرنگی خۆمان بەجێڵین ینی بۆ پێگەنین و چوزانم بۆ بەشی خۆشە ینی هیوادارم مۆنتێرەکان لێمان عاجز نەبن چکە زوو پێیان دووبارە شیانەیە مۆنتێرەکان ناوەڵا نانە بە شەرتان بەم ناشتیوان ناکەم نانە لەخوا زیابێ ئاوڕێتیکی باشمان هەیە لە نێوان یەکتریان زۆر هەمیشە هەر لە خۆشییا بن هەمیشە کاری جوان پێشکەش بکەن با بچینە لای بەشێکی دیکەی ئەو کارمەندانەی کە لە بەشی دۆبلاژی کورساتن بابزانین چی لێرە ئەگوزەرێ لەگەڵمانە بن سافێکی پڕ لە ئینێرجی ئەمەش بەشێکی ترن لە کارمەندەمان دوو نەدان سوود دڵسۆزەکان باچینە لای کاگمەریوان زۆر سەرقاڵە کاگمەریوان و سەرقاڵی چی بووی سڵاوت مامۆستا تەرزە بەخێر بێ باشی ئەحواڵە سپاس دەکەم ڕۆژانە زۆر سەرقاڵی ئەم ڕۆژ سەرقاڵی چی وەڵاهی ڕۆژانەیەمە لێرە کاری دراما دۆبلاسکراوەکانەکەین لە کۆنتترۆڵی ئەم دی و با بڵێن دراما کۆریەکان ڕێکۆردەکەین کاری دۆبلاجی بۆکەین لە کۆنتترۆڵی و دی ئەو درامایەکی ئینگلیزیمان هەیە برادرانی ئەو دی و سەرپەرشتیەکەن تاوان من باسم نەکرد پامی خۆتان بۆ ساڵیاتی کورسات بنێرن پیرۆزوایی یادی دامەزرانی کورسات لە سەرجەم کارمەندانی کورساتەکەین حتمما ئێمەش بەشێشین لەم کارمەندانی سۆزانە کارەکانتان بە ئەنجام ئێمە ڕۆژانە لێرە کارەکانمانەکەین و پیرۆزبای لە خۆمان و سەرجەم کارمەندانەکەین و پیرۆزبای لەو بینەرە جوانەکەین کە با بڵێن متابعەمانەکەن و کارەکانی ئێمەیان بەدڵە و سپاس بۆوانش کە کارەکانی ئێمان بەدڵنی بەڵام بەمان دووبوونێکی زۆر زۆرە ڕاهتاوەکو لەو شاشەیەوە بینرێتەوە هیوادارم باز ئەوە لە بەرچاو بگیرێ و هیچی ترنە سپاس کاگمەریوان بۆ ساڵی تازە چ پلانێکی نوێتان هەیە بێگومان ئێمە بەردەوام لە با بڵێن لە ئەبدەیت و لە پلان و لە کاری تازەین و بۆ ساڵی تازەمان لە ئێستا ئێمە زۆر دەمێک یعنی درامەکانمان لە جاران تەنها یەک کاتمان هەبوو ساعت هەشت بوو ئێستا با بڵێن ساعت دەش درامایەکی ترمان پەخشەکرێ و حتمما ماوەی مناڵانیشمان هەیە ئێمە دۆبلاژی فلم کارتۆنەکانی شەکەین ئیشەڵا بە پێی کات و بە پێی توانە و بە پێی مەجای بەشەکەمان ئەوەندەی بتوانین یعنی ئەمە هەمیشە لە خزمەتین بۆ ئیشی تازە و ئیشی
جوان و ئەوەی کە خەڵک بەدڵێتی زۆر کاتیش دراما تازەکان با کەشفی نەکەین کاک مەریوان با ڕاستەوخۆ بینەران بیبینن بێگومانەوە کاک مەریوان بام پرسیارەش لە تۆ بکەم بەسەراتێکی خۆشمان بۆ باسکە زۆربەی کارمەندەکان ئەڵێ لەم دقەیە هیچم بۆ نایەتی بزانم تۆ بەسەراتێکی خۆخوایە بەسەرهاتی خۆش زۆر زۆر ئێستا بیرم چۆتەوە بیرچوونەوەکە چییە؟ ینی لەبەر شتەکان ئەوەنە زۆر ئێمە ڕۆژانە جگەلەوەی کە ئێمە کۆمەڵی کەسی لێرە بەیەکەوە ینی زۆر بەمان هاوڕێ و برادر و ساڵانێکی زۆرە بەیەکەوە لێرێن ینی ئیتر بەسەرهاتەکان زۆر زۆرە تیامانە ئیتر بۆ خۆم بۆ نمونە من جاری وە ئاسمە ژوورە و خۆم حازر کردووە و ئەمە حیوارەکەم بە جوانی بڵم سیرەکەی غەڵەتەکە ئیتر جەماعەت لەو دیوە پێکەن و ئەگە بین و ئیتر شتی وامان زۆر زۆرە بە قوترینیان برادێکمانە کە ئێستا لێرە نییە لە دەرەوەی لێرەوە چای ماچەکەین سڵاومانەیە بۆی خۆی حازر کرد لە ژوور و حیوارەکەی ئەوە بوو با بڵێن بڵێ فەرمانتە خاوەنشکۆ بەس ئەوە نەبوو ئیتر زۆر بەتونینی دوسێ جار غەڵەتێک کرد تێت تەواو جارە ئاخر جارە هێنی کردومانە یاڵە دەی ڕێکۆتی خاوەنتە فەرمانشکۆ ئیتر ئەوە زۆر هین بوو ینی یعنی بیرت ناتشێتەوە بەسەرهاتە ئەوە شتێک بوو ینی زۆر جال ناو خۆمانە بە سەحبەت لەگەڵ سامان و برادەرانەوەی کە زۆر کۆنی لێرە بەیەکەوە باسی ینی وەکو نوکتێ و پێکەنینێک باسێکەکەین بزان مەگەر لە دەروی وڵاتیش ڕێز و سڵاومان هەیە دووبارە بۆی ڕەنگە ئەگەر بچێتە درامایەکەوە یاخود حیوارێک بڵێتەوە یەکسەر چێتە ناو مۆزۆ بالفعل هەرەوەڵە دەستیەوە خۆش بێمانبوونەوە سەر دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ تۆ عزیزان ئێستا شاتوینێتە بەشی سوۆشال میدیای کورسات کە ئەمەش بەشێکی هەرە گرنگی کورساتە ئەچینە لای بەشێک لە کارمەندەکان بابزانین کار و ئیشەکانیان چۆن ڕۆژانە سەرقاڵی بەرنامەکان ئەبن و بەشێکی بەرنامەکانیش لە سوۆشال میدیای کورساتەوە پێشکەشی بینەرانی خۆشەویستیەکەین ئەچینە لای کاک بیرەوەر کاک بیرەوەر با بێماندی سڵاوت لەبێتم کاتت باش زۆر سپاس خۆت هەڵی چی بوو؟ وڵاهی بۆ یادی کورسات ئایتر بەرنمەیەکمان پرۆژێکمان دەستەوەیەک سوۆشال میدیا خۆمان ئیتر بۆ کارمەندە کۆنەکان کەوەکو بڵێ زۆر دەمێک لەم خەناڵای خزمەت دەکەن و تر یادێکمان کردوونەتەوە دەستان خۆش بێت پامی پیرۆزبایی خۆتان بنێرن لە ساڵیادی دامەزراندنی کورسات پیرۆزبایی یادی دامەزرانی 25 ساڵی کورسات دەکەم کەناڵێکی پراپڕ لە جوانی و خۆم یەکێک لەو مناڵانەی کە لە سەرەتاوە سەیری کورساتم کردووە و هیواخوازم کە بەسەند لە بەشی مناڵانەکە ینی بتوانم ئیش بکەم چکە هەبە مناڵی فیلم کارتۆنی دۆبلاشکراوی زۆر خۆشی هەبوو وەکو بزنی دێلێژە و کسەوردی لەو ئەمانە و ترمەش مناڵم سێرمانە کرد هیوادارم لەو بەشایە مەسەن بڵێ لە بەشی مناڵانە بەشداری بکەم بەڵام مەسابینی کارمەندی کورسات زۆر خۆشحاڵم یاخوا هەمیشە لە ساخ و تەندروست بن ئێوەش بەشێکی هەرە گرنگی کورساتن دەستان خۆش بێت دووبارە پلان و بەرنامەتان چی ئەبێت بۆ ساڵی تازە وەکۆی کە لە ساڵانی ڕابردووشە هەمیشە بە پلانێکی داڕێژراوە لە بەشی سوۆشال میدیای کورسات تاوی بەرنامەکان بۆ بینەرانی خۆشەویست پێشکەشکراوە بە تاکید ئەمە هەموو ساڵێکمان جیاوازترە لە ساڵی پێشوو و بە تاکیدیش ساڵی داهاتوو بە بەرنامەی زۆر جوانەوە بە کۆمەڵێک بەرنامەی پڕەنگ و تایبەتی سوۆشیال میدیا و نامانوێت ئێستا زۆر باسیکەین ئینشەڵا لە داهاتوو بەڵێ سورپرایز ئینشەڵا بە شێوازێکی جیاوازەوەینە بەردەم بەرنامەکانمان پێشکەش دەکەین بەسەراتێکی خۆش بۆمان باسکەی بەسەراتێکی لە خەیاڵەوە وڵای تەرچەقان بەسەرات جارەگەڵ کامە باسکەم کە لە بێکەوە چین بۆ ئیش و دا ڕسمی دەگرێت داوای ڕسمەکان بەسەراتێک ئەگەر ڕسمەکانە بۆ بنێرەوە دوای مانگەی جاوەمە نردیتەوە بیرەوە کێشە و چی بوو یعنی من داوای فۆتۆکان مەکردەوە بەڵام دوای مانێک دوو مانگ جا بەدەستمەگەشت بەخوا بەستۆنی کێشەکە ئەوەنە مەشغوڵین لێرە مەسەن کەمەکەمەوە سەر کۆمپیوتەرەکەم ڤیدیۆکانە گرم و یەکسەر دایە بۆزێنم ئیتر بەخوا مەجای ناردنەوە نابێت ئیشەڵا بۆ دەنێر بکەم کاتە چاڕێکم ئەم فۆتۆی وابزانم دوای چوارمانێک ساڵی کەوە دەنێرەوە دەستان خۆش بێت خۆشحاڵ بووین سپاس بۆ ئێوە با بچینە لای بەشێکی تر ببوورە با بچینە لای بەشێکی تر لەو کارمەندەماندوونە ناسانی کە لە بەشی سوۆشال میدیای کورسات ڕۆژانە کاروبارەکانیان ڕایەکەن سلااوت لەبێ
هاوڕێبەشی کورسات نیوز لە لای وەڕێستانە کارەکانتان ڕۆژانە چۆن دابەش کردووە بۆ ئەوەی بە زووترین کاتای بەرنامەکان لە سوۆشال میدیا پۆست بکەن و پێیانی خۆشتان لە ساڵیاتی کورساتە بنێ. سەرەتا پیرۆزە ساڵیاتی دامەزرانی کورسات وەکو دروشمەکەی کاڵێ کورسات ماڵی هەمووانە ئینشەڵا هەروەش هەبێنێتەوە. ئێمە وەکو بەشی نیوزەکە ئەو ئەپێکە پێمانی داوە بۆ نمونە و بەرنامە سیاسیانی کە هەمانە ئەی بڕین لە سوۆشال میدیا دایانین و هەوڵین کە بە زووترین کات ئەو ڕووداوە ناوخۆ و جیهانی و ئەوانی کە گرنگە بە خەڵکی بڵێن و پێیانی بگەینی ئینشەڵا. خۆش بێت ڕۆژانە چۆن کاتەکانتان دابش کردووە کە بە زووترین کات بەرنامەکان پۆست بکرێت لە سوۆشال میدیا. ئێمە ئەو بەرنامانی کە هەمانە لەسەر شاشە ئەڕوات هەنێ جار لایفی بۆکەین لە فەیسبوک ڕاستەخۆ توانن بینەرمان بن و دواتریش پارچەکانی ئەبڕین و دای ئەنین لە فەیسبوک و لە هەموو سوۆشال میدیاکانی تریشمان بۆی ئەو شتی کە گرنگە بگا بە خەڵک. دووبارە سپاس بۆ بەشی سوۆشال میدیای کورسات و بۆ تەواوی ئەو بەشانەی کە چوینە لایەن کە ئەوانیش پەیامی پیرۆزبایی خۆیان هەم بۆ شاشە ڕەنگینەکەی کورسات گەیاند هەم باسی کار و چالاکی و پلان و بەرنامەکانیان کرد بۆ ساڵی تازە کە هەمیشە کورسات پێشەنگ بووە لە تەواوی ئەو بەرنامە جیاوازانەی کە پێشکەشی بینەرە خۆشەویستەکانیەکات. دووبارە یادی دامەزراندنی شاشە ڕەنگینەکەی کورسات شاشە سەنگینەکەی کورسات دووبارە لە خۆمان لا بینەرە خۆشەویستەکانمان ئەەکەین بەڵێنتان پێئین لە ساڵی تازەشە بە کۆمەڵێک بەرنامە و پلانی جیاوازەوە ببینەوە میوانی ماڵەکانتان هاوشێوەی ساڵانی ڕابردوو کە هەمیشە جیاوازەکانی پێشکەشی ئێوەی خۆشەویست کردووە. هەر شاد. بەڵێ ئازیزان ببوورەلانە سپاسانەکەین کە تاکو ئێستا بینەرمان بوون لەم پرۆگرامە تایبەتی یادی دامەزراندنی کورسات یادی یوبیلی زیوینی کورسات هەمیشە لە کۆتایی ئەمێ ئاماژە بۆ بکەم هەمیشە کەناڵی کوردان لە سەرجەم پرسە گرنگ و بوارە جیاجیەکانە خزمەتێکی بەرچاو بە بینەرە خۆشەویستەکانێکات ئەمەوێ پێشتان ڕابگەێنم بۆ ئەم ساڵیش بە کۆمەڵێک پلان و بەرنامەی جۆرا و جۆرەوە ئەبینە و میوانی ماڵەکانتان فەرموو سەرکۆ. منیش لێرە زۆر بە کورتی ئەڵێم جارێکی تر سپاس بۆ هەمووتان سپاس بۆ پیرۆزبایەکانتان پەیامە جوانەکانتان لە سەرەتاوە ناوی چەند کەسایەتیەکەم برد لە کۆتاییشا من زۆر سپاسی زۆر بەڕێ سەر و کۆماری عراق دکتۆر لەتیفەکەین خانمی یەکەمی عراق خاتوشان ناز ئیبراهیم ئەحمەد وەلێرەوە هیوای تەندروستیێکی باش و خۆشەویستیمان یەک بە یەک بۆ خاتوویە ئیبراهیم ئەحمەد دەکەین زۆر سپاس هەر لە خۆشیابن و ساڵێکی خۆشتانە بێت. دەست خۆش بێ سەرکۆم. بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ و لە پرۆگرامەکانی کورسات بۆی باشینەکانتان پێشکەش بکەین و هەروە هیوای ساڵێکی خۆشتان بۆ خوازینی و ئەدان هەرچی ناخۆشیێک هەبووە لە ساڵی ڕابردوو جێتان هێشت بێت و ئەم ساڵی خۆشی و بەختی ئێوە بێت. باڵێ. سپاسانەکەین دووبارە ئەوەی کە هەموو ڕۆژێک لە هەر بار و دۆخێکە لەگەڵمان بینەرن و ئێمەش هەمیشە هەڵمان داوە لە جێ ئەو متمانەی ئێوە بین و بێگومان لەم ساڵیشە هەوڵەکانمان زیاتر ئەەکەین پیرۆزبایەکی دووبارە لە ئێوە لەم ڕۆژە جوانەدا هەتاکو دیدارێکی تریش هەر شاد بن. دەستی خۆش بێت هیوادارین هەرچی ناخۆشیێکتان هەبووە لەگەڵ ساڵی 2024 بەجێتان هێشت بێ و بەدەست بە ساڵێکی نوێ بەدڵێکی خۆشەوە بکەن پرۆگرامی ڕۆژێکی نوێ بەردەوامی ئەبێت و بەڵێنتان پێین کە بە جیاوازتر لە ساڵانی ڕابردوو دەسەکەینەوە بە پرۆگرام و تەوەری زۆر باشتر و کاری زۆر جیاوازترتان پێشکەشەکەین هەمیشە شاد و بەختەوەر بن. بەڵێ دووبارە یوبیلی زیوینی کورسات لە خۆمان لە هاوکارەکانمان لە ئێوەی بینەری خۆشەویست پیرۆز دەکەین بەڵێنتان پێین کە بە گروتینێکی جیاوازترەوە لە ئەم ساڵە لە 2025 بەوی ئازیز ئەگەینەوە ئەمە لێرەوە دووبارە سپاسی برادەرام بکەم سپاسی کاکە سەنگەر بکەم ئەمڕۆ پرۆگرامەکەمانتان زۆر جوانتر کردماندوونە بن بە هیوای بەردەوامیتان بە کۆتا بەرهەمی کاکە سەنگەر و برادەران کۆتایی بەم پرۆگرامی ئەمڕۆ هێنین هەر شاد بن.
خوابم که قربان جان او دم لیون ای خوابم که قربان جان او دم لیون ای پمله ده بچه رولا وجود سوا ای پمله ده بچه رولا وجود سوا كاني 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 ها كاني 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 دومال وحالك كاني دومال وحالك كاني وتسلم الازوانا كاتي بي كاني وقلم بو بيننا لقى الرجيم وكاني خوابم که قربان جان بالای عرعری هی خوابم که قربان جان بالای عرعری هر بو کز مقره روض منم مشتری هر بو کز مقره داد منم مشتری كاني 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 قوم أضو حالك كمي قوم أضو حالك كمي وتسلم الأزوانا كاتي بي كاني وتسلم الأزوانا كاتي بي كاني ها خوابم که قربان جانا او خجلونا ای خوابم که قربان جانا او خجلونا ونا قريت يا بردم والله توزي عزونا هيا قريت يا بردم دايدي توزي عزونا كاني 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 قوم اضو حالك امي قوم اضو حالك امي وتسلم الازوانا ككاتي بي كاني وتسلم الازوانا ككاتي بي الله أروي وسام بديوار وديوال برحسارو تسبيح وسورة دا زمان من أبولارو شور دا سودو عابد تغلب كوم أخوارو خينا يسم لينا يدك وما بامشارو خينا يسم لينا يدك وما بامشارو نرمى 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 قجياني قرمى ولا لايدا بتسمى قاضي كيوان شرمى ولا مرو لكرسان والله كين بقرمى بالله كين بقرمى ها أجان أوتا خزاو لسرو مالم بالا وقلاو لابيتو بو اوي كزاو ناسي اترنا بمنابيتو شيا مشقاري كردوي والي مال قرابيتو هر كرك جاران بو سلم تورابيتو هر كرك جاران بو سلم تورابيتو نرمى 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 قجياني قرمى هر لايدا بتسمى كالي كيوان شرمى هر لايدا بتسمى كالي كيوان فرم صوفي داي داي ويد اللاري ويلي كردم شكاني قاسو قلم اللاري ويلي كردم شكاني قاسو قلم صابون يكم وبين ببشورم دسو فلم اوش كاري خواجانتو بسكولا منزلم اوش كاري خواجانتو وردي لو منزلم نرمى 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 قشياني قلمة هر لايدا بتسمى كالي كيوان شرمى هر لايدا بتسمى برام دي كما قل يا فلم
مەکسەیە چەند بەلار و لەنجەیە ماڵم بابم مەکسەیە چەند بەلار و لەنجەیە گریام و پاڕامەوە پێم گوتما چێکم لەیە دڵێ هەتیوە دەبڕۆ بە خوددا دەست بێژمەیە هەرلندەکی دەپرسم دڵێ دوو دۆسی هەیە نەرمە 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 گژیانی گەرمە برە لای دە بەچەوێ کاڵێ کەیوانە شەرمە برە ئافەرم سەحەت ئادەی بیکە بە گەرمە ئادەی بیکە بە ئەها الله الله هەڵبژی ئابەرە بەداوانی سۆفی سيلي نقشاوة كراز الرش أقرا سيلي نقشاوة كراز الرش والله إذا ليلة ولا وكراز الرش ويا اللي ما تاكل ما وكراز الرش ويا اللي ما تاكل ما وكراز الرش أقرا شاكراز الرش شاكراز الرش أقرا شاكراز الرش شاكراز الرش كراز الرش أبوني كوش كراز الرش كراز الرش وسابي كشاكراز يا فرم صبي نقشاوة كراز الرش بالله يضل ليلة ولا وكراز الرش ويا اللي ما تاقوا ما وكراز الرش ويا اللي ما تاقوا ما وكراز لا رشا 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 كراز الرش لا رشا 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 كراز الرش كراز الرش بوني كوشا كراز الرش كراز الرش بوني كوشا كراز الرش كراز الرش بوني كوشا كراز الرش